بسم الله الرحمن الرحیم. سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لێبێ خۆشەویستان، بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام. خۆشحاڵم لە بەرەو بەغدا دەگەمەوە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست. بە بسم الله الرحمن الرحیم دەستم پێ کرد. هەر کارێک بە ناوی خوا دەست پێ بکە پڕبەرەکەتە، دەرەنجامەکەی دەرەنجامێکی باشە. ئەم کۆمەڵە یاخود فراوانتر ئەم کار و پرۆژەی ئیسلامیە لە هەرێمی کوردستان بە بسم الله دەستی پێ کردیە. دەرەنجامەکەی دەرەنجامێکی باشە. ئەمڕۆ بێ یاسبەی دەبێ هەر سەرکەوتوو بێ و دەرەنجامی باشی هەبێ. بۆ هەمومان پەنجەمۆرمان لەسەر ئەم پرۆژە ئیسلامیە نەبێ، پاڵپشتی نەبین، لەسەر شانی خۆمانی دانەنین. مادام هەر دەرەنجامەکەی باشە، دەبێ ئێمە پشک و بەشمان هەبێ لە بۆ دنیا، دواتریش لە بۆ دواڕۆژ. ئێستا هەڵمەتی هەڵبژاردنەکانە بۆ خولی شەشەمی ئەنجومەنی نوێنەرانی عێراق. کۆمەڵی دادگەری کوردستان لە سێ بازنەی هەڵبژاردن، هەولێر، سلێمانی هەڵەبجە دهۆک بەشدارە بە کۆمەڵێک کاندید کە دەیەوێت زۆرینەیان سەر بخا بۆ ئەوەی ئەم پرۆژە ئیسلامیە لە هەرێمی کوردستان یاخود فراوانتر لە عێراق زیاتر گەشە بکات. ئەو نوێنەرانە ببنە نوێنەری ڕاستەقینەی ئیسلام، دواتر نوێنەری ڕاستەقینەی خەڵکی هەرێمی کوردستان. ئێمە بە بسم الله کارەکانمان دەست پێ دەکەین. دەمانەوێ ئاینی پیرۆزی ئیسلام سەرچاوەی سەرەکی هەموو شتێکان بێت. لە هەمویان گرنگتر یاسادانانە. دەبێ یاسایەک هەبێ، دەبێ پرۆژەیەک هەبێ کە گرنگی بە ئاینی زۆرینەی عێراق بدات لە نێویاندا هەرێمی کوردستان. چێ گرنگی بە ئاینی ئیسلام دەدات؟ بێگومان ئەم پرۆژە گرنگە ئیسلامیەی کە یەشێک لە کارکتەرە سەرەکیەکانی لە سەرەتای ئەم پرۆژەیە کۆمەڵی ئیسلامی پێشوو، کۆمەڵی دادگەری ئێستایە. بەرەو بەغدا ئێمە دەمانەوێت نوێنەرانێک بنێرین کە لە بەغدا داکۆچی کاری ئیسلام سەرەتا بن، دواتر مافەکانی گشتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان. من بەرنامەی ئەم جارەی بەرەو بەغدا لەگەڵ مەڵبەندی دەوروبەری هەولێری کۆمەڵی دادگەری کوردستان دەست پێ دەکەم. میوانە سەرەکیەکانی من زۆر بەڕێز مامۆستا حەسەن عەبدوڵڵا ئەندامی سەرکردایەتی و ئەندام لە لیژنەی سەرپەرشتیاری هەڵبژاردنەکانی بازنەی هەولێر دۆک زۆر بەخێر بێی. مامۆستا وەلید قادر سەرۆکی لیست کاندیدی ژمارەیەک لە بازنەی دهۆک زۆر بەخێر بێی. مامۆستا چنار جەلال کاندید لە بازنەی هەولێر بە ژمارە 4 لە لیستی 285 کۆمەڵی دادگەری زۆر بەخێر بێی. من کۆمەڵێک میوانی دیکە کە ئەندامی دڵسۆزن لە مەڵبەندی هەولێر و دەوروبەری هەولێر بەخێراتنیان دەکەم. بێگومان کاری سەرەکی ئەوان یاخود کارە قورسەکە لەسەر شانی ئەم برا بەڕێزانەیە کە ئەوانە نخبەیەکن، دەستە بژێرێکن کە دەیانەوێت پەنجەمۆریان لە کاری ئیسلامی باشتر بێت. زۆر بەخێر بێن. سوپاسان دەکەم کە دواتر لە بەشێکی بەرنامەکە لەگەڵم بەشدار دەبن. مامۆستا حەسەن لە جەناب تۆ دەست پێ دەکەم. کۆمەڵی دادگەری ئەم پرۆژەی بانگەواز و پەروەردەیەی بە گرنگتر لە کاری سیاسی زانیوە. ڕاستە کاری سیاسی دەکا، هەموو بنکە و بارەگاکانی بنکەیەکن کە لە بۆ کاری سیاسی لە حیزب کار دەکەن، بەڵام لەوە گەورەتر لەوە فراوانتر بابەتی بانگەوازە. کۆمەڵ چه ئەرکێکی لەسەر شانە یاخود چی لە ڕابردوو کردیە دەیەوێت لە داهاتوو چۆن گەشە بەکاری بانگەواز و پەروەردە بدات؟ الرحمن الرحيم، الحمد لله والصلاة والسلام على رسول الله وآله وصحبه ومن والاه. من هەروەکو جەنابتو هەمومان هەر بەناوی خوا دەست پێ دەکەین و داوا لە الله سبحانه وتعالى کە الرحمن و ڕەحیمە داوای لێکەین کە پشتیوانمان بێ، هاوکارمان بێ بۆ خزمەتی ئەو کار و پرۆژە دیندارانە و ئیسلامیانەی کە جێگە ڕەزامەندی خۆیەتی. سواز بۆ بەڕێزت بەخێر هاتنی میوان عزیزانە دەکەم ئەو برا و خۆشکە بەڕێزانە یاخوا بەخێر بێن. طبعا هیچ گومانی تێدا نیە ئەوەی کە جیاوازی دروستەکە لە نێوان حیزبی ئیسلامی و حیزبی دیکەی نا ئیسلامی، علمانی و قەومی، ئەوەیە کە ئیسلامیەکان بەشێک لە کاری حیزبیان، بەشێک لە کاری جەمعیان بریتە لە سیاست. سیاسەتیشیان هەر بۆ خزمەتی بەشەکەی دیکەیە کە بریتە لە بانگەواز و پەروەردە و ئیسلاح لە نێو خەڵکدا. جا لەو ڕووەوە ئیسلامیەکان جێدەستیان دیارە، نەک هەر لە ئێستادا بەڵکو لە نەوەدەکانیش و بەر لە نەوەدەکانیش. حیزبی ئیسلامی کە کۆمەڵی دادگەری بێگومان حیزبێکی دیار و بەرچاوی نێو ئەو پرۆژە و ئەو کارە
ئیسلامیە جێدەستیان دیارە بە فەزلی خوا سوبحانەه وتعالى یەکێ لە ئەوانەی کە با بڵێن سەرنج لە کاری ئیسلامی و حیزبی ئیسلامی دەدا ئەڵێ سیاست بەو مەفهومێکی ئێستا باوە لەنێو خەڵکە 5% بۆ 10% کاری حیزبی ئیسلامی پێک دێنێت بەڵێ غەیری ئەوە 90 بەڵکو زیاتریشی بریتە لە غەیری سیاست یعنی حیزبی ئیسلامی گرنگی زۆری داوە بە مەسەلەی پەروەردە بە بابەتی داعوە بانگەواز کەناڵی تایبەتی بۆ تەرخان کردووە کە ئەگەر کەناڵە حیزبیەکە کە زمان حاڵی بڵێن حیزبە بە تایبەتی با بڵێن معبیرە لە سیاسەتی حیزب و ئەوانە کە زۆر جار مەترسی کەوتبێتە سەری لە داخستن و بە تایبەتی معلومی جەنابتە و خەڵکی دیکەش دەزانێت کە کۆمەڵ بە حکمی ئەوەی کە سەر بە ئەم و ئەو نەبووە لە ڕووی داراییەوە یعنی با بڵێن ڕەنگە لەنێو هەموو حیزبە با بڵێن بەرکارەکان حیزبە دیارەکانی کوردستان ڕەنگە لە ڕووی داراییەوە لە هەمویان حاڵی خراپتر بێ کە زۆر جار مەترسی دروست بووە لەسەر کەناڵەکەی خۆی بەڵام نەهێشتووە لەسەر کەناڵە داعویەکەی کە کەناڵی بانگەوازە مەترسی دروست بێت ئەو بەڵگێ لەسەرەوەکە کۆمەڵ گرنگی بە ئەو بابەتە دەدا و دەبێ گرنگیش پێ بدە چونکە وەزیفەی پێغەمبەران عليهم الصلاة والسلام سەردار و سەروەری پێغەمبەران پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم هەمووی بریتیوە سەرەتا بانگەوازکردنی خەڵکی بۆ ئەوەی یەک خدا بپرسن کە تەنها خوا بپرسن جل جلاله و پاشان لە نێوان خۆیاندا تەبابن ئیصلاح و بڵێن چاکسازی لە نێو خەڵکدا بکەن کەواتە ئەوە کە حیزبی ئیسلامی کوردویەتی بە تەئکیدی قەناعەتم وە ئەوەی بە ئینسافە و بە وجدانەوە هەڵسەنگاندن بۆ ئەو بارە بکات دەزانێت کە حیزبی ئیسلامی جێدەستی دیار بووە لە بابەتی پەروەردە و لە بابەتی بانگەوازیدا. زۆر سپاس دەکەم. مامۆستا وەلید قادر دووبارە بەخێر بێی کاندید بە ژمارەیەک لە لیستی 285 لە بازنەی دۆک. بامن لە ناوچەکەی خۆت دەست پێ بکەم لە منتیقەی گۆرانەتی. لە ڕابردوو بێگومان کۆمەڵی نوێنەر لەو منتیقەیە دەرچوون لە بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق. بەڵام لێک جزئی بچوو کورتی دەکەمەوە بابەتی هەلی کارە. ئایا بەشێکی خەڵکی ئەو ناوچەیە لە بۆ دەستکەوتنی کار ناچار نییە شوێنەکەی خۆی جێبەڵێ لەگەڵ ئەوەی ئەو شوێنە شوێنێکی دەوڵەمەندە لە ڕووی کوشتتوکاڵ لە ڕووی زۆر سەرچاوی هەلی کار. کەواتە با بەو دیوە بپرسم مامۆستا وەلید قادر دەیەوێت چی یەکەم جار لە بۆ مەتیقەکەی خۆی دواتر لە بۆ پارێزگای دۆک بکە کە متمانەی ئەو خەڵکە بەدەستبێنی. بەنای خوای گەورە و میێرەبان دەستخۆشتانێ دەکەم سلااو ڕێزمانەیە بۆ بینەرانی خۆشەویست بە خێراتنی ئەو میوانە بە ڕێزانش دەکەم خواگەر مۆفەقمان بکەی ئینشاءالله. بەڕاستی تەمەشا دەکەینکەوە دەڤەری گۆرانەتی بە تایبەتی و بە شێوەیەکی گشتیش وەکو بازنەی دهۆک پارێزگای دهۆک تەمەشا دەکەین لە چەندین خوری پەرلەمانی عێراقا چەندین نوێنەری ڕەوانە کردووە. بەڵام ئەگەر تەمەشای جێدەستیان بکەین ئەگەر تەمەشای ئەو پرۆژانەی بکەینکەوە پێشکەشیان کردیا بەو سنوورە بەڕاستی لە توموحی خەڵک نییە یعنی بە شێوەیەکی زۆر کەم ئەگەر پرسیارەکەت ئەتو زیاتر تایبەت کرد بە دەڤەری گۆرانەتی یعنی دەتوانم بڵێم جیاکاریی زۆر دەکرێت لە نێوان دەڤەری گۆرانەتی لەگەر دەڤەرەکانی تر لەگە ناوچەکانی تر لە ڕووی خزمەت گوزاریەوە لە هەموو ڕوویەکەوە ینی تەمەشا دەکەی لە ڕووی تەندروستیەوە لەگەر ناوچەکانی تر لە هەموو لە پاشترە لە ڕووی پەروەردەوە تەمەشا دەکەیت لەگەڵ ناوچەکانی تر هەموو لە پاشترا سەرۆت سامانێکی زۆری کوشتتوکالی هەیە خاکێکی بەپیتی هەیە ئاوێکی گەلێک زۆری هەیە مەسە ئێستا کە بۆمە زەی گەورەترین لەقی ڕووباری دیزلەیەوە نیە بەو ناچەیەدا تێدەپەڕی هەتا ئێستا نەتواندرای سوود لەو ڕووبارەوە بژێت دەتوانیت چەندین پرۆژەی ئاودێری لەسەر دروست بکەیت سوود لەو ناوچەیە وەربگری لە ڕووی کوشتتوکالەوە زۆر دەوڵەمەندان بەڵام تەمەشا دەکەینکەوە بەڕاستی لە ڕووی کوشتتوکالیەوە لە ڕووی خەدەماتەوە لە ڕووی ڕێگابانەوە لە ڕووی تەندروستیەوە لە هەم ڕوویەکە بەڕاستی پشتگیەخرایە ئێمە بەڕاستی ئەگەر بێت ومە متمانەی خەڵک بەدەست بێنین هەم لە بۆ دەبەری گۆرانەتی و هەر لە بۆ ناوچەکانی تر بە شێوەیەکی گشتی هەنی پارێزگەی دوهۆک بە شێوەیەکی گشتی ئینشاڵڵا لە جێگەی متمانەی خەڵکدا دەبین ئەو پرۆژانەی کەوا خزمەت بە خەڵک دەکا لە بواری کوشتتوکالیە لە بواری تەندروستیە لە بواری پەروەردەیە لە هەموو ڕوویەکەوە بەڕاستی ئێمە لە ئەنجومەنی نوێنەران عێراقا پێشکەشی دەکەین بتوانین لە بودجەی پەرەپێدانی پارێزگاکان
ئێمە ئیتیمامی زۆری پێ گرنگی زۆری پێ خاڵێکی زۆر گرنگ کە مامۆستا محەممەد ئاماژەی پێ بکەین ئێستا لە هەرێمی کوردستان ڕێژەیەکی زۆری نەوت لە پارێزگەی دهۆک بەرهەم دێنرێت دەردەهێنرێت و بەرهەم دێنرێت بەڵام هەتا ئێستا پترۆ دۆلاری نییە وەکو پارێزگەی تر هەیە پێویستە بەشێک لەو ڕێژە داهاتەی کە لە نەوت بەرهەم دێنرێت و دێتە دەست بەشێکی لۆ پەرەپێدانی پارێزگاکەی بێ بۆ هەموو خەدەماتەکان ئێستا کە تەمەشا دەکەین دهۆ ڕێژەی زۆر نەوتی لێ بەرهەم دێنرێت بەڵام هەتا ئێستا پترۆ دۆلاری بۆ دابین نەکرایە ئەوە وای کردووەکەوە یەکێک لە خاڵەکان کە باس کرد مەسەر بێکاری لەبەر ئەوەی پرۆژەی تێدا ناچارن کە لە بۆ دەستکەوتنی کار خۆی ئەوە شتێکی ئاساییە کە ڕێژەیەک خەڵک لە بۆ دەستکەوتنی کار لە ناوچە دوورە دەستەکان بێتە شاری گەورە بەڵام بەو ڕێژەیە زۆرە کە ئێستا ڕێژەیەکی زۆر ڕەنگە لەوێ کاری دەست نەکەوێ ئێستا خەڵک دەستە کرێکاری ڕۆژانە بە 10,000 پیا و تەمەنی 40 ساڵ 30 ساڵ دەچی کرێکاری دەکرێکاری کە پەتاتەی شینای هەم جۆرەکانی کە ئافرەت دەچی بەناچاری لەبەر ژیانی گوزەران خراپە ڕۆژانە بە 10,000 ئەندازە بەشی چ دەکات بەشی شیری منداڵ دابیەکەی ناکاتن جا بەڕاستی تەمەشارێکی هەلی کار لەوێ زۆر کەمە ئەمەش لە ئەنجامی چ لە ئەنجامی نەبوونی پرۆژە کە پرۆژە هەبوو هەلی کار دروست دەبی بەڵام لەبەروی پرۆژە لە ناوچەکەدانە خەڵک بێکارە ناچار دەبن ئێستا ڕێژەیەکی زۆری خەڵک لە سونەری گۆرانەتی ناسان دێنە هەولێری کار دەکەن هەم زۆرە کارش نەبوونی پرۆژەیە ئاخە باسمان کرد شوێنەکە ئیوەی نیە کە پرۆژەی لێ نەبی وانە بەڵێ کشتتوکاڵ لە ڕووی لە ئەم ڕێوە کە دەتوانانی پرۆژەی تێدا دروست بکەیت بەڵام لە بەروی پرۆژەی تێدا نەکەن مەست ئێستا لە ڕووی ڕێگاوبانەوە ڕێگابانەکانی زۆر خراپ ڕێگایك منە زۆر ئاماژەمان پێکردیە بەڕاستی ینی زۆر بەداخەوە ڕێگای بەردەڕەش کەلک ینی بە ڕێگای مەرگ ناسراوە بەڕاستی ڕۆژانە هەفتانە کارەساتی ینی جەرگ بر لێ ڕوودات کارەساتی ناخۆش لێ ڕوودات هەتا ئێستا دەست پێکرای دوای پرۆژەکە ڕاگیرەیە هەنیا پرۆژانە تەمەشە پرۆژەی کشتتوکالی زەویەکی دەوڵەمەندمان هەیە ئەگەر بێت و هانی جوتیار بدرێت پاڵپشتی هەبێت حکومت دامی بکە پاڵپشتی بکە ئەو خەکە هەموو دەبێتە خاوەنکار خۆ ئەو ناوچەیە پێشتر هەمووی جوتیار بوون ئێمە خەڵکی ئەوێنە خەڵکەکە لە 1990 ئەو کات جوتیار بوو بەڵام لەبەر ئەوەی پژێ خرا لەبەرەوەی ئێحتیمامی پێنەدرا خەڵکەکە واز لە کاری کشتتوکالینە ناچار بچێتە شارەکانی تر کار بکات و کەسابەت باش زۆر سپاس دەکەم مامۆستا چنار دووارە بەخێر بێ کاندید بە ژمارە 4 لە بازنەی هەولێر لە لیستی 285 کۆمەڵی دادگەری لەگەڵتانداین ڕاستگۆین بێ من ئاماژە بە شتێک بکەم کە مامۆستا چنار یەکێکە لەو کەسانەی کە ئەو دروشمەی پێش ئەوەی لەو هەڵبژاردە هەبێ لە پێشتودا جێبەجێ کردووە کاتێک لە ئەنجومەنی پارێزگای هەولێر و بە فعلی لەگەڵ دەنگدەرەکانی ڕاستگۆ بوو و ئیستیقالەی پێشکەش کرد بەوەی کە ئەو ئەنجومەنە وەک پێویست بەکاری خۆی هەڵنەستا دەستخۆشی لێ دەکەین بابێ مەسەر ئەو خاڵە لە پێشتردا ئەوەت بە کردداری جێبەجێ کردووە چۆن بتوانانی لە داهاتوودا متمانەی دەنگدەران بەدەست بێنی کە بەڵێ ئەوە بەکردداری ئەمن لەگەڵ حەقی دەنگدەران بوویمە بە پاڵپشتیم کردن کە زانیتم ئەو موسسەیە و دام و دەستگایە بە پێی پێویست بەکاری خۆی هەڵناستێ فەرم و دەستبەرداری دەبین و ئیستیقالی تێدا دەین بڵێ بەڵێنجام بەستێ باسی ڕابردوویان باسی داهاتوو دووچی پێکەوە لە ڕابردوو ئەو کارانی کە هەبووە بەڵێ لە ڕابردوودا کە کاتێ سەرکرداتی کۆمەڵ ینی بەرنامەی ئەوەی هەبووکەوە بکشێتەوە لە پەرلەمانی عێراق و لە عەفوەن لە پەرلەمانی کوردستان وهەروە لە ئەنجومەنی پارێزگاکان و حکوومەتی خۆجێی بەڵێ من یەکەم کەس بووم کەوا پێشوازیم لەو بڕیارە کردوە زۆر پێم خۆش بوو چونکە ئێمە دوو خولمان تەواو کردبوو لەبێ چوو بووینە ناو سێم خولەوە بەڵام لەو سی و ئەوەندە ئەندامەی کە لە ئەنجومەنی پارێزگای هەولێر هەبوون کەسیت کە هەبوو دەستبەردار بێ و کەواتە تاکە کەس بووی کە لە ئەنجومەنی پارێزگای هەولێر دەستبەرداری ئەوە بچکە ئەنجومەنەکە وەک پێویست بەکاری خۆی هەڵنەستا بەڵێ هەر یەکەم کەسومکەوە دەست لە کارکێشانەوەکەم نووسی و پێشکەشم کرد لەبەر ئەوەی ئەو کەچوو بینە ناو خولی سێمەوە دوو خولەی یەکەمی تر بەر شێوەیەک بوو ئیشەکان خۆمانە کرد کەچوو بینە ناو خولی سێمەوە ڕاستی وای لێ هاتبوو کەچوونە دام و دەستگاکانش نەمانتوانی یعنی وەک بڵێ داوای زانیاریان لێ بکەین یان پێشنیاریان بۆ بکەن چکە ئەوانش وەکو بڵێ بە چاومانیان ئەدایەوە ئێوە ئێستاکانە لە کاتێکی نایاساییان و بڵێ توانێت کارکردنتان نەماوە پێویست ناکە بێن و ئەمر بەسەر ئێمەدا بکەن ئیتر ئەمە ژوای کردبوو طبعاً من بۆ ئەوەی چووم بۆ کار بکەم خزمەتی خەڵک بکەم نەکو هەردا بنیشم و
مچۆر بگرم لەبەر ئەوە کە کاتێ سەرکردایەت کۆمەڵ ئەو بڕیارەیدا ڕاستی زۆر من خۆم وەکو شخصی خۆم زۆر پێ خۆشحاڵ بووم و یەکەم کەسش بووم کەوا دەستە کارشێژانەکەم نووسی و پێشکەشم کرد. بەڵێ کەواتە ئەزمونێکی کارکردنت هەیە کە بە دوواداچوون لە بۆ کاروباری هاوڵاتیان بکەین چەندە ئەو ئەزمونە گرینگە کە خەڵک متمانە بە کەسێک بکە کە ئەزموندارە لەو بابەتە. بەڵێ ڕاستەکەی من لە پێشتر کە 9 ساڵ لێوە بووم بە پێی توانای خۆم بڵێن ئەگەر ئەو کاتانەی وەزعەکەی چەقبەستوش ئەبوو بەڵام من عنی وەک بڵێ بێ ئومێد نابووم کاری خۆم هەر ئەنجامەدا چکۆم گوت کەسەکان لە دەستگاکانە بۆ نمونە بەڕێوەبەرە گشتەکانیان بەڕێوەبەری بڵێن دایرەکان کەچینە لایەن مەرجنی هەموو کەسەکان وەک یەک بێ جاروایە کەسێک زۆر بربەست بۆ دروستەکە و بەدەم داواکاریەکەتەوە نا بەڵام هەندێک شەبوو بای خۆی جار ناجارێک لە شێوەکان بەدەم داواکاریەکانەوە هادیتر لەبەرەوە هیچ بێ ئومێد نابووم بەردەوام لە بەدواداچووندا بووم هەریچ نەبێ هەفتەی جارە دووجار دام و دەستگاکان یان بڵێن دەرچوونمان هەبوو بە دوای دام و دەستگاکان جاروا بوو ئەگەر کەسش لەگەڵم نەبووە بە تەنیاش بۆ هەر خۆم یعنی دەرچوونما بوو دەرچوومە بڵێن ئە فەرمانگەکانی حکوومەت بۆ ئەوەی کاروباری هاوڵاتیان ڕای بکەم سوپاس بەخوای گەورەش لەگەڵ ئەوەشیکەوە جاروا بۆ وەزعەکە چەقبەست بوو بەڵام هەندێک کارشم هەر ئەتوانی بکەم ئەمە شوای لێم کردووەکەوە یعنی وەکو بڵێ تاقیکە ئەزمونێکە کەوا پێیام کردو بۆ ئەوەی کاو بتوانم لە بەغداش هەمان شێوات بە دوواداچوون بکەم زانیاری بەدەست بێنم بتوانم چۆن لە ڕووی ئیداریە و ئێشەکان چۆن یعنی وەک بڵێ کارەکە بە ڕێکاری ئیداریدا بڕوا و تا بگاتە ئامانجیانش بۆ نمونە چۆن وەکو بڵێ مستر بم لەسەر بابەتەکە تاوکو ئەیگەێنم بە ئەنجام یانش لە ڕوویەکی ترەوە بۆ نمونە کەمێ شارەزایم پێیا کرد لە یاساکان و پەیڕەوی ئەو ئەنجومەنی پارێزگاکە لێ بووم کەوا هەم هەردام و دەستگای پێڕەوی ناوخۆی خۆی هەیە ئەمانە هەموویە پێ ئەوانە کار بکرێت و ئیشەکان ئەنجام بدرێت. باش دەگەڕێم وڵات مامۆستا حەسەن بە باسی ئەوە بکەم چەندە گرنگە ئەم پرۆژە ئیسلامیە لە هەرێمی کوردستان کە بەشێکی کارکتەری سەرەکی کۆمەڵە پاڵپشتی زیاتری بکرێت لە ئێستادا ئێمە لە نێو هەڵمەتی هەڵبژاردن و 11 هەڵبژاردن لە بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەنجام دێت چەندە ئەو خەڵکە پاڵپشت بێ کە نوێنەرانێک بنێرێتە ئەو شوێنە یاساییە کە بتوانێت سەرەتا بەرگری لەو ئاینی ئەو خەڵکە بکە کە پرۆژە یاسایەک شێوازێک لە یاسا دەربسێکە لەگەڵ خەڵک بێتەوە. بەڵێ شتێکی بەڵگەنەویستە کە وڵات بەبێ دەسەڵات ناچێ بەڕێوە بەڵێ واتە ئێمە هەمووان لەسەر متتەفقین پێویستە کەسانێک هەبن کۆمەڵی خەڵک هەبن کاروباری خەڵکی لە ڕوە جیاوازەکانەوە لە بەردەستیان بێت بڕیار لەسەر بدەن کە بێگومان ڕەنگە ئەگەر بڵێم هەستیارترین و گرنگترینی ئەو با بڵێن ڕووە و ئەو مەجالە ڕەنگە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بێ یان پەرلەمانی کوردستان کە بەداخەوە پەرلەمانی کوردستان ئەو ئەرزش و بەهایی نەماوە کە هەبوو چونکە هیچ گومانی تێدان یعنی بەدەل لە بابەتە سیاسەکە و نەزڕەی سیاسی لە هەر وڵاتێک ئەگەر هەڵبژاردن بکرێ چاوی دنیای لەسرە بۆ نمونە دەرەنجامەکەشی بە هەمان جۆر پاشان تەفعیلکردنی دوای ئەوەی هەڵبژاردن دەکرێت تا چەند ئەکتیڤ دەکرێت تا چەند ئیش دەکات و دەست بەکار دەبێت بەڵام نزیکەی ساڵێکە مەسەن پەرلەمانی کوردستان هەڵبژاردنەکەی کراوە تا ئێستا هیچ نەکراوە و کەس ناڵێ بۆ ناکرێت بۆ چونکە ئەرزشەکە لە دەستداوە بەڵام ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە با بڵێن مەجلیسی نوابی دەوڵەتێکە کە دەستوری هەیە لە نەتیجە دەستوری ئەوێ تحکم بە یاساکانی ئێرەش دەکا ملزیمە بۆ یاساکانی ئێرەش هیچ گومانی تێدانێت دەبێ خەڵکی بچێتەوێ ئەو کوردە خەڵکی کوردستان دەبێت کۆمەڵێک نوێنەر بنێرێ بۆ ئەوێ جان نوێنەرانێک یعنی عقلی بەشەری ئەگەر قسە بکە نوێنەرانێک کە حیساب بۆ فەرمانی خوا و جەلە جەلالهو فەرمایشتەکانی پێغەمبەر بکەن صلی الله علیه وسلم چەند جیاوازی هەیە لەگەڵ کەسانێک کە هەر بەدەنگی خەڵک و بەدەنگی ئێمە دەچێتە ئەوێ بەڵام حیساب بۆ فەرمانی خوا و پێغەمبەر ناکە کەسێک ئەگەر بە عەمەلی بە بڵێن ئێستا ئێمە نازانین ڕەنگە بڵێ کەسێک لە خوا دەترسیان ناترسێ ناو دڵ و ناخی ناخوێنیەوە بەڵام دەرەنجامی کردارەکانی ڕەفتاری مەواقیفەکانی بەڵگێ لەسەوەی تا چەند حیساب بۆ فەرمانی خوا پێغەمبەر دەکا کەسێک ئەگەر لە خوا نەترسێ لە نەتیجە چۆن لە خەڵکە پرسێ وانە کەسانێک ئەگەر پەروەردەی ئیسلام بن گۆش کرابن بە فەرمانی خوا و پێغەمبەر صلی الله علیه وسلم حساب بۆ قیامەت بکە
حساب ورقابتي خوابك حساب وأوبك كأوا بابلين بيويستا خدمتي خلبك وخدمة كرديني خلقيش بشكل العبادة وكم ترخميش لخدمة كرديني خلق بشكل التاوان ولسر محاسبة ذكري كسك أو حسابنا بكا شن جاوز هي لك كسك ديكا كهم غمي تنها جيشتنا ببليك بوستك باريك مكسبك منصبك لنتيجة بوخ ودولة من كردن يعني هيج جماعة تدانية إما تماشى ذاك إما إسلامي كان يشو هرتي مسلمان شا هولا داب قاعد تدا صلاة خلشي ديكش كحسابه فرماني خواب بيغمرناكا هولا داب قاعد بدا صلاة بس جوازي كتيا لا يكسي دين دار كسك الأخوات ترسي دقا بدا صلاة دا صلاة للاي أو وسيلة بو خوال أخو رازي كردون وخدمة كردين خلقي للاي كساني ديكا جيشتن بدا صلاة آمانجا لدواي أو آمانجي ديكانيا إما چون مثلا شتي ديكا وكو وسيلة بكار دينين بو خوال أخو رازي كردن بو خدمة كردين بندكاني خواي هل أوش تماشي كرسي ما صب دكين نظرية شي زور خلافية لنا وخلق دا ألين فلان كسكسي كي زور باشا بس يعني ديوي ببيت برلمانتار وكأنما يعني ديوي ببيت وزير مثلا أو إسلاميان جانبي بقنا يعني بلو بوست وكأنما كسي باش يعني السيد كان نابي بلو بوست يهبي أي شيء بلو بوست كان يهبي شيء أمولات بريوبا شو نراتي وخلق بكا خلقي خراب يعني أما چند هلا تيجيشتنا چند مترسي داريش بو خلق يعني للنتيجة أجر تو بيدوابي إسلامي كان مثلا كسي باش بو أو أمانة بو الناس بيري دي إخوانا فرمي سبحانه وتعالى إن الله يأمركم أن تؤدوا الأمانات إلى أهلها وانيا إخوان سبحانه وتعالى فرمانتان بيدك أمانة كان بجرنوا بيدن دست كساني كشايستيبن زانان أفرمون أما بو خلقه أي خلقينا مسألة بلو بوست أمانته بيدا بكسه كشايستيبي أو أمانتي بيبدأ نقل برخاتي أو لعشيرتي من كيف السيرة كان حزب كان وزورق الحزب كان استا أو آليتيان قرتو دست شون دق بيدا كان لها عشيرتك كسر إذا كان بنيونري خوي وانيا يعني هل إذا بجرب بوي دوايش بابن تياري خلقك تجيشي خلقك أو عشيرتك كان دم بفلانكز وكأنما من المنانية كلمان عشيرته أو زورشتانية لنتيجة لقازانجي خوي استغلالي ذكاء بلام لراسي دوانية لما پیغمبر صلى الله عليه وسلم فرمويك هر كسيك من استعمل رجلا على عصابة من المسلمين وفيهم من هو خير منه فقد خان الله ورسوله أو كما قال النبي صلى الله عليه وسلم هر كسيك بك بكار بدست بسر خلقك دا كلكاتك دا لنو أو خلق دا لو باشتريان تيدابو أو خيانتي كردو الأخوة ولا پیغمبر صلى الله عليه وسلم وانيا كواتا زور قرنجا خلق أو بزاني بابتك أونية والله من وكو أويك طبعا أوا خلقي إما بداخوا كومالكي إما باشا من جبشك لو كومالكي باشا بداخوا أوان ديك دنگددا هل نابجيري بروسي هل بجاردنا دنگدان لحظيك كسيدة شيء لبشتي كابينك دنگددات بلام بروسي هل بجاردن دريشترا عقل إيش دكا بير دكاتوا باشا عملية شيء عقلية شيء باشا بالضبط كمال التقييمات هي بو كسكان بو كيانكان بو ليستكان لنتيجة كزور بير دكاتوا حسابي دنيا دكا حسابي قيامت دكا لهم الريكو خوينوي بو دكات دقات النتيجة كجيشت النتيجة دوازار روجي دنگدانا كذا شيء دنگ كذا بلام إما خلقك زور بس دنگ ددا ببيع وبير كرنوا كي قتراوا دنگ دبا فلانكس باشا لحزب كيف يقترابي خلقي كيف يقترابي نازاني بلا آية شايستني باور تبي خلقي دنگ دا بكسك أو كسا أجر بيبلين بيبقتري بلا كاك تو كدنگ دا بفلانكس بدل له البجاردن روجك بلين كاكا فلان كسمان كرد بباسوان بو خانوادو بو خزانت بو كسكت بو خوشكت او ديدا امباريزي او بياو كان واب لمهميك لوظيفيك درون دور دكونه او دبيتا باريزلو حارسان سيقي بيناك بو اوها لكاتي دا سيقي بيدكا دنگي بيددا ديكا برلمانتارو نيونرو دشل بغدا بحسابك لكاتي مديو معنا نتيجه زورك لو برلمانتاري كلوي ولا حزب كان خلق ابو تنها شو دانیشتووە هیچ قسەی نەکردووە نە پرۆژە یاسایەکی پێشکەش کردووە نە دیفاعێکی کردووە نە مناقەشەیەکی کردووە نە تەنانەت قسەیەکیش کردووە کە ئەگەر قسەکە بەس بسم الله الرحمن الرحیم یەکیش بێت. بەڵێ زۆر سوپاس دەکەم مامۆستا وەلی پەیامێک هەبوو و پەیامی خۆت باست لەو جیاوازیە کرد کە لە نێوان
هەرێم و ناوەند هەیە بە تایبەتی موچەخۆران موچە لە کاتی خۆی لە حکوومەتی ناوەندی هەیە پلە بەرزکردنەوە هەیە پێشینە هەیە بەڵام هەموو ئەوانەی کە باسم کرد لێرە لە هەرێمی کوردستان ئێستا لەسەر موچەخۆر خەدەغە کراوە ئەو مافەسەرەتایی کە هەیەی هەتا ئێستاش دەبێت چاوەڕوانی ئەوە بکە کەنجین حکوومەتی هەرێم یعنی بە ئارەزووی خۆی ئەو پابندیانە جێبەجێ بکە لەوەی موچە لە بەغدابێ چۆن بکرێت لەو نێوەندە یاساییە گرنگە کە ئەنجومەنی نوێنەرانی عێراق کەسانێکی لێبێ کە بە فعلی لەناو ئەو معاناتە چوو بێ بەوەی پشتگیری خەڵک بکات وڵی زۆر بەداخەوە تەماشا دەکەین ژیان و گوزارانی موچەخۆران لە هەرێمی کوردستان ڕۆژ بە ڕۆژ بە دوای خراپتە دادەیانی ئەنی ئێستا تەماشا دەکەن لە 2014ەوە تا ئێستا کەش هیچ موچەخۆرێک 30 ڕۆژ جارێک موچەی وەرنەگرتووە زۆر بەداخەوە یعنی وەی لێ هاتووە کاریگەری کردیە لەسەر پێگەی مامۆستایە فەرمانبەرە هەر کەسێکە کە موچەخۆرە حەز دەکەی پێگەی لاواز بیا ینی وەی لێ هاتوو ئەگەر مامۆستابی قوتابی حەز بۆ معاناتی مامۆستا بکات وای لێ هاتی مامۆستا پێگەی لاوازبی لە ناو قوتابی لە ناو قوتابخانە لە ناو کۆمەلگا لە نێو خەلکی ئەوە جێگەی داخە بەڕاستی ینی تەماشا دەکەی لە ئەنجامی ئەو ململانە سیاسی کە هەیە باجەکە موچەخۆر دەیدات بەسەراتێکی خۆشەیە وەکو نوکتەیەک وایە بەڕاستی ڕێک ئەو شتە دەگرتەوە دەری پیاوەکە بوو تەمەنەکەی ئەوها بوو ڕیشی هەندێک ڕەش و هەندێک سپی بوو دوو خێزانیە و خێزانێکی بە تەمەن بوو پیر بوو خێزانێکی گەنج بوو دەڵێ خێزانە گەنجەکەی دەچوو ڕیشەکانی تەلتە سپیەکانی دەردەهێنە دابلێ پیاوەکەم گەنجە بڵێ خێزانە بە تەمەنەکەشی دەچوو تەلتە ڕەشەکەی دەردەهێنا دابلێ پیاوەکەم بە تەمەنە دەلێ لە ئەنجامدا لە نێوە هەردوو خێزانی بێ ڕژمایەوە زۆر بەداخەوە تەماشا دەکەین موچەخۆرانی هەرێمی کوردستان لە ئەنجامی هەردوو حکوومەتە تەماشا دەکەی بەبێ موچەمایتەوە ئەوە لە ئەنجامی ئەم ململانە سیاسیەکەوە بەڕاستی موچەخۆران باجی دەدات یعنی تەماشاکە ئێستا لە ڕووی پلە بەرزکردنەوەیە لە 2016ەوە موچەخۆرانی هەرێمی کوردستان پلە بەرزکردنەوەی ڕاوەستایە یعنی بەبێ بە بڕیارێکی نایاسایی ینی ئەو ئیشی حکومەتیە لە خۆڕابێ بڕیاژ لەو شێوە دەربکاتن یاخود 30 ڕۆژ جارن موچە یاخود سلفا هەتا ئێستا موچەخۆرانی عێراق لە هەموو سلفەکان واتە لە هەم پێشینەکان خانوبەرە و هەروەها هاوسەرگیری قەرزی بچووک و بەرهێنان لە هەموو ڕوویەکە تەماشا دەکەی سوود و کەلکی لێ دەبینین بەڵام لە هەرێمە بەڕاستی تەماشا دەکەی ئەو شتانە نەمایە ژیان و گوزەرانی موچەخۆران زۆر لە پاشە باشە بە ئەو پرسیارە بکەین ئێمە خۆ سەروی شێست و ئەوەندا ئەندامە کە کوردن نوێنەری کوردستانن لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق یعنی لە توانیاندا نەبوو کە کارێک بکەن لە بینی ئەو دوو حکوومەتی باس کرد بازەکە موچەخۆران و خەڵکی هەرێمی کوردستان نەیدا مامۆستا محەممەد زۆر بەداخەوە ئەو نوێنەرانەی کەوا دەچن ئەو لایەنە سیاسیانە بە تایبەتی ئەوانەی دەسەڵات ئەوەندەی بە دوای پلە و پۆست و مەنسەبدا دەگەڕێن بە دوای خەمی خەڵکەوەدا ناگەڕێن یعنی چەندین ڕێککەوتنامە کرایە پێشێل کرایە ئەو چەندین ڕێککەوتنامە بکرد هەتا ئەو ڕێککەوتنامەی ئێستش کرایە هەر دەرێن لەبوو دوو ماکسێ مانجیە دوای ئێوەکەەوە هەلبژاردن کرا تەواو کێشەی موچە سەر هەڵدەداتەوە هەر خۆشیان ئاماژیان پێکرد ئەو ڕێککەوتنامەیەکەوا کرایە تەنها لە بۆ 3 مانگانە دوای ئەوە ئەو 3 مانگە ڕۆژ کێشەی موچە سەر هەڵدەداتەوە ئەوجا ئەو بیان و دەدۆزێتەوە ئەوە کێشە بۆ ئەوکان دروست دەکەن چارەسەر چییە لە بۆ ئەوەی کەوا کێشەی موچە چارەسەر بکرێتن بەڕاستی موچەخۆرانی هەرێمی کوردستان ئەوەیە کەوا بەڕاستی شەڵا متمانەی خەڵک بەدەست بێنین لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقا یاسایەک دەربکرێت بە ناوی یاسای پاراستنی موچەخۆرانی هەرێمی کوردستان لەو یاسایەدا موچەخۆرانی یعنی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان لە نێوان ململانە سیاسیەکان و موچەی سیادی و ئەوانم بودجە دەربهێنرێت ڕاستەوخۆ موچەخۆر ڕەبتی بە بەغداهۆی بە باقی ناوەندی هەیە ڕاستەخۆ موچەکەی خۆی لێوەرگری ئەگەر نا چارەسەر نییە یعنی تەماشای ئێستا تەوتین ئەوە چەند ساڵە شەڕی لەسەر دەکەین چارەسەر ئەوەی تەوتین بکرێتن بەڵام تەماشا دەکە حکوومەتی هەرێم ناچێتە ژێر ئەو بارەوە لەبەر چیە دەوێ موسا وەکو کارتێکی فشار لەسەر خەڵکی بەکاربێنیت وەکو ینی سیاسەتی برسیکردنی بەسەر خەڵکی بەکاربێنێت بۆیە ئەگەر نا پێویستە ئەو ڕێککەوتنامەمانی کە دەکرێت و شانازیشی پێوە دەکەن ڕێککەوتن کرایە بەغدا و هەرێم گەیشتە ڕێککەوتن پێویستە ئەو ڕێککەوتنامانە هەموو جێبەجێ بکرێت خاڵەکان جێبەجێ بکرێت و هەروەها پێویستە شەفافیەتیش هەبی خاڵی دووەمیامە گوتم یاسایەک دەربکرێتەوە پاراستنی موچەخۆرانی هەرێمی کوردستان
دووەمیان شەفافیت هەبی بە تایبەتی لە هەرێم یعنی داهاتی نەوتی و داهاتی نانەوتی شەفافبی و هەروەها تەسلیمی بەغدای بکات بەغداش لە بەرامبەردا موچە و شایستە داراییەکانی هەرێمی کوردستان بنێرێت ئەوە چارەسەرەکەیەتی ئەگەر هەر ڕێکەوت نامەیەکتر بکرێت ئیلا پێشێل دەکرێت و بازەکە تەنها و تەنها موچە خۆران دەکرێتن باش بۆیە بەڕاستی یان تەماشا دەکەین ژیان و گوزەرانی موچەخۆر بە شێوەیەکی گستی یعنی وای لێ هاتووە موچەخۆر بگریێ وای لێ هات موچەخۆر تەنها 250 دیناری لەناو گیرفانی داهبی سەرڕای ئەوانە مامۆستا محەممەد ئاماژەی پێ بکەین زۆر بەداخەوە سەرڕای پێنەدانی موچە سەرڕای دواکەوتنی موچە ینی وای لێ بە مامۆستا لێ بدرێت فەرمانبەر سەری بشکێنرێت فەرمانبەر زیندانی بکرێتن ینی سەرڕای مافەکەش پێ نادێ لێشی بدرێت زیندانی بکە ئەوە جێگەی داخە بەڕاستی لە شوێنێکە باسی مافی مرۆڤ دەکرێت باسی پێکەوە ژیان دەک باسی ئازادی دەکرێتن ئەوە کارەساتە بەڕاستی بەرامبەر موچە خۆران دەکرێت یەکێکی دیکە لەو خاڵانەی کە جیاوازی هەیە لە نێوان هەرێم و ناوان بابەتی سوتەمەنیە بەڵێ لەو شوێنەی کە ئەتو لێی دەژی دەتوانی بە چەند لیترێک بنزین تێ بکەیت ئێستا لەکەکان جیاوازەوانە بەڵێ نرخەکان جیاوازە لە پارێزگای دووهە و لەمووی گرانترە لە پارێزگای بەڵێ ئێستا بڕۆ لەو شوێنێک کە ئەتوی لێی نیشتەجێی بە چەند دەقە دەتوانی بچیە سنووری حکوومەتی عێراقی جیاوازەکە دەبینی ئێستاکە هەنی ئەمە بنزیخانەمان هەیە بە 20 دقەی چارێکێک دەیگێ لێرە لە کەلەچیە بە 450,000 دیناریە 450 دینار لتری بەڵێ لیتری کەەوە پاڵپشتی حکوومەت بەڵێ احتیمالە بنزیخانەکە نێوانیان بنزیخان نێوانیان ها 200 متر بی لێرە بە 1000 لیتری لێرە بە 450 دیناری ئەو بنزیخانە هەیە حکوومەتی عێراقیە ئەوەی هەرێمی کوردستان خەڵکەکەژی هەریم ناتوانێت بچی لەو بنزیخانەی تێک لا دەبی کۆبۆنی هەبی بڵێ ئەگەر خەڵ هەم دەیت تێبوو خەڵکی هەرێمی کوردستان ناتوانانی کۆبۆن دەربین لە ئەوەیەکەوە نفوسی موسلێبی تەماشاکی جیاوازی زۆر هەیە لە سوتەمەنی ئەگە وەکو ئەو بنزین تەماشاک ئەدی نەوتی سپی بڵێ نەوتی سپی ماڵان ئێستا کە تەماشا دەکەی لە هەرێمی کوردستانە 100,000 سەرەوەی 200 لتر بەرمێکی تەواو نابی 200 لتر تەماشا دەکەی بە 100,000 بەرەو سەروێ بەڵام لە عێراقا بە 30,000 یان جیاواز زۆر هەیە باشە ئێستامە باسی ئەوەی دەکەێت دەلێن 50,000 بەرمیل ڕۆژانە بۆ داهاتی ناخۆیەوە نیە بڵێ ئەو داهاتی ناخۆیە بۆ بەنزین هەرزان نەبوو بۆ نەوتی سپی هەرزان نەبوو دەزانی ئێستا گازوایل ئەوەی ئامێری گەورەی ئیشی پێ دەکاتن لە 450 و لە 500 گەیشتە 900 دیناری ئێستا زۆربەی ئەوانەی ئیشی گەڵا بۆ شۆفەر و ئەو شتانەکە هاواریانە دەڵێن ئیشوێ زۆر قرس کردیا باش لە ماوەی چکەم پارەیەکی زۆر چوە سەری باشە سوپاس دەکەم ماوەسە سنار لە مەجای پەروەردەش ئەزمونێکت هەیە چەندە گرینگە خەڵک پشتگیری ئیسلامیەکان بکە ئەوانەی کە ئەزمونیان لە بواری پەروەردە و بانگەواسەیە لەو شوێنە گرینگە یاسادانان بن بنمونە لەم ڕۆژانەی پێشتر پرۆپۆزەرێک پێشکەشی وەزارەتی پەروەردە کراوە لە حکوومەتی هەرێمی کوردستان بەوەی کە وانەی یۆگا لە نێو وانەکانی خوێندن زیاد بکرێت دەبینین ڕۆڵی وانەی ئاین ئیسلامی کەم دەکرێتەوە زۆرە وانەیەکی نامۆ بە کۆمەلگا دەێنرێتە پێش چەندە گرینگە نوێنەرایەتێکی باش ئیسلامیەکان هەبێ بۆ ئەوەی لە ڕێی حکوومەتی ناوەندیەوە لە ڕێی ئەو ناوەندە یاساییە کە لە ئەنجومەندی نوێنەرانی عێراقیە ڕێبگیری لەو زۆرە کارانە کاک حەسەنش پێشتر باسی کرد نەکو ئیشەکانمان هەموو هەر سیاست بێ بەڵکو ئەگە حەزبێکی سیاسیش بین بەڵام ئێمە ئیشەکانمان زۆربەی لایانی پەروەردەیی و بانگەواز ئەوان ناگرێتەوە لایانی تر شەگرێتەوە بۆ نمونە بەڵام لایەنە پەروەردەیەکەشمان یعنی وە بڵێ بەشێ زۆری لە کارەکانمان گرتووەتەوە بۆیە ئەبینین ئەم بڵێن بەرنامانەی کەوادا ئاڕێژرێ لە یان یاسا کەدان درابوو یاسایکی پەروەردەی دوای لەوە قرای ئەوانە ئەبینین یان ئەو بڵێن ڕێنمایەنەوە ئەو بڕیارانێکەوە لە وەزارەت پەروەردەی کوردستان و دەرەکرێ ئەبینین وای کردووە بابەتی ئاینی زۆر کاڵ کردوەوە تەنانەت عنی هەتاکو مەرحەلە بنەڕەتەکان تەواوکەی هەمووی ئاەتێکی قورئانیان نبینی فەرمودێکی تێدا نبینی هەمووی هەروەکو بڵێ ئامۆژگاریە و قسەیەکی ئاساییە و لەو شێوەیە لە بەرامبەر ئەوەشدا دینی جوولەکە زەردەشتی مەسیحی ئەوانە پانتایەکی زۆری گرتوەوە لە ناو مەنهەجەکەدا ئەفراتەوە ناو مەنهەجەکە وەکو بابەتێکی ئەساسی لە بەرامبەر کاڵکردنەوەی ئاینی ئیسلام و هەروەها وای لێکراوە لە هەفتەشە ڕۆژ یەکجار ئەو دەرسە هەبێت
و لەوانەیە ئەو مامۆستانش کە دادرێ بۆ بابەتە مامۆستایەکی کەسی پابنددانن بە بابەتەکەەوە لەوانەیە زیاتر من خۆ مامۆستا بوومە کە بڵێن بەڕێوبەر گوتێتی تو بابەتی ئاین بدەوەیانش معاونەکە بکوێتی بابەتی ئاین بدە و کەسی کاتۆ معاونی کاتۆ بکوێتی نەخەت و بابەتی ئاین مەڵێەوە تو تەلەبەکان فێری تونند و تیژیەکەی تاکو کەسی کەشمانە بەگاڵتەوە وای گوت بڵێن معاونی کەمانە بەگاڵتە و تینە نەقینە مامۆستایەکی کاکەیمان هەیە ئەو دابنێن ئەو باشە احتیاری ئەو باشترە ئەو مامۆستا چناردامنێن لە جێگایەکەی ئەمە بەس زیاتر عنی هەوڵا دە مامۆستاکانش کەسی تێگەیشت و بێتاک و ئەگەر بێت و بابەتەکە ئاەت و فەرمودەشی تیانە بێ مامۆستاکە کە کاتێ بابەتەکە شەرحەکە بڵێن زانیاریەکی هەبێ و ئەو فەرمودە و ئاەتانیان بۆ بێنێتەوە لەسەر ئەو بابەتەوەکەوە بابەتەکەی زیاتر تونند و تۆڵ بکات بەرامبەر ئەو ڕۆڵ کەمکردنەوەیە ئەو بابەتانی وەکو باسشت کرا و پۆزۆڵێکەوە باز ینی پێشکەش کراوە بۆ یۆگا بینین ئێمە یۆگا ئاینەکە نەکو هەر بڵێ تەنها ئێستاکانە زیاتر ئەبینی لە هۆڵە وەرزشەکانە یاری یۆگاکرێ و حرەکاتەکانی یۆگاکرێ بەڵامەوە خۆی لە ئەسڵا ئاینە نەکو وەکو بڵێ تەنها شتێکی وەرزشی بێ ئەو خۆی ئاینە ئەو حرەکاتانی وەکو وەرزشی ئەکرێ ئەو جوڵانە هەمووی جوڵەی عیبادەتیە یان عیبادەتی ئاینەکە و ئەو بتەی خۆیانەکەی پەرستن و هەروە ئەو واکە کەوا مرۆڤ ئەوان ساعاتی تەئەمولیان هەیە یعنی وەک بڵێ بیرکردنەوە ئەو ساعاتە بیرکردنەوەانە بەپێی لێکۆڵینەوە زانستیەکان ئەگەر بێت و ئەو ینی ساعاتێ دوانسییان بکەی لەوانی ئارامیەکەت پێ بەخشێ و شتێکی هاکەزای سەرچی بێ بەڵام کە گەشتە 50 ساعات و بەسەرەوە مرۆڤەکە تووشی کە ئاباکات توژی ئەوکە خۆی امتحان بکات تووشی زۆر کێشەی دەرونیە کاوای لێکە لە بەرامبەر ئەو ڕۆڵ کەمکردنەوەی کە لە نێو ناوەندەکانی خوێندن هەیە بۆ نمونە لایەنە ئیسلامیەکان بەوە نەوەستاون پرۆژەی دیکەیان لە دەرەوەی ناوەندەکانی خوێندن هەیە ئەو سنتەرانەی کە تایبەتمەندن بە فێرکردنی ڕەوشت ئەخلاق دابوونەریت لەبەرکردنی قورئان چۆن خەڵک پژگیری بکە بۆ ئەوەی ئەگەر بێت و دەسەڵاتیش ئەو ڕۆڵی ئاین کەم بکاتەوە بەڵام پژگیری لایەنە ئیسلامیەکان بکە بەوەی نوێنەرایەتێکی ڕاستەقین هەبێ ئەو ڕۆڵە زیاتر بژیارن ڕاستەکەی لە لایانی پەروەردەیەوە ئێستاکانە حکوومەتی هەرێم و لە ڕێی وەزارەتی پەروەردەیەوە ئەو بەرنامەی هەیەی بەرنمەیەکی ترسناکە بۆ خەڵکی هەرێمی کوردستان بۆ هاوڵاتیان یان چکە وای لێکا ژیانەکەی زۆر ناخۆش کردو خەڵک وای لێکا لە ئاینەکەش دوورکەوێتەوە یعنی لایەنە دەرونیەکەشی تێکچی ئاینەکەشی نەمێنێ ئەوێ قیامەتەکەشی لەدەستدا ڕاستی زۆر ترسناکەوە بەڵام ئەبینی بەرامبەر ئەوەدا حەزبە ئیسلامیەکان بە هەموو یان حەزبە ئیسلامیەکان هەموو ئیسانتەراتیان هەیە بۆ پەروەردەکردنی هاوڵاتیان بۆ پەرەپێدان بە ئاینەکەیان بۆ لەبەرکردنی قورئان لەبەرکردنی فەرمودا بۆ نمونە ئەکادیمیای چەند زانستێک مەسەلەن زانستی فقه و میراتە و تر زانست ئاینەکان هەموو ئەوانەمان هەیە ڕاستیەکەی زۆر پێویستە گرنگیان پێ بدرێت چونکە ئەگەر بێت و هەتاکو ئەوانە کەس بن و وەزارەتی پەروەردە لە بەرنامەکەی خۆیان تونند و تۆڵتر بێ و زیاتر جێبەجێ بکە طبعا مرۆڤەکان زیاتر بەرەو کارەساتە ڕۆن لە دنیا قیامەتەکان بەخۆت بەکردداری لە نێو ئەو بابەتەی کە بابەتی پەروەردەکردنی منداڵ و چەندە کاریگەری هەبووە لە نێو کۆمەڵگە کە ئەمە یەکێک لە کارەسەرچەکانی حیزبە ئیسلامیەکانە کە پەروەردەکردنی منداڵانە بە شێوەیەکی گشتی وە کۆمەلگا دواتر ئەوەی کە کۆمەلگەیەکی تەندروستی لێ بەرهەم دێ بگومان ئەو تاکانەیە کە لە نێو ئەو سنتەرانە دێن کە بە نمونە ئەو سنتەرانەی کە کۆمەڵ پژگیری دەکات ئەوە چەندە کاریگەری لەناو کۆمەلگا هەبووە کاریگەریەکان ئەوەیە سوپاس بخوای گەورە ئەو بە یعنی ئەو خەڵکەی کەوا پەروەردەیان کردووە بینین هەموو خەڵکێکی تەندروست و سەلامەتە لە هەموو ڕوویەکەوە ئیتر ئەگەر نسبیش بێ ڕێژەی مەسەلەن کەما تا زۆر کەسێکی زیاتر بڵێن ئاستی بەرزتر بۆتەوە کەسێکی ئاستی نزمترە بەر شێوێک بێ مهمەوە کەسێکی تەندروست دروستەکە بەڵگەشمە لەسەر ئەوەیە بۆ نمونە گەیشتە بچیتە زیندانەکان ئەبینی کەسێک نبینیتەوەکەوە یعنیکەوە پەرلەمانتارانمان بە دوواداسوونیان کردووە ئەبینی کەس نبینیتەوەکەوە ینی کەسێکی ئیسلامی بێیان پەروەردەی حیزبە ئیسلامیەکان بیان پەروەردەی و سنتەرانە بێ لەوێ لەسەر بابەتێکی داوێن پیسی لەسەر بابەتێکی پیاوکوژی لەسەر هەر بابەتێکی دزی ئەوانە دەستگیر کرابێ هیچ ئەو بابەتانەمان نییە کەسش نادۆزیتەوە لە ناو زیندانەکاندا بەڵکو ئەوانەی دەستگیر کراون هەموو بە ناوی تیرۆرەوە دەستگیر کراون و تاوانەکەشیانی وابوو بەس تاوانی ئەو بکەوە هاتووی مزگەوتی کردووە لە پێشووتردا نوێنەری لایەنە ئیسلامیەکان بە تایبەتی کۆمەڵ ئەوانی کە ئافرەت بوون زۆر چالاک بوون لە نێو پەرلەمان دەکرێت ئەو بەڵێنە بدەیت کە درێژە پێدەری ئەو جۆرە چاڵاشی ئەو ئەندام پەرلەمانە ئیسلامیانە دەبی ئەو ئافرەتانە دەبی کە بەو سیمە ئیسلامیە لە نێو ئەو ناوەندە یاساییە ببین
بەڵە ڕاستەکەی ئەو بڵین سالاکی و ئەندام پەرلەمانە ئافرەتانە و دەستخۆشیشیان لێکەم چکە بەڕاستی بە ڕوڵی خۆیان هەستا بوون دەورێکی کاریگەریان هەبوو ئەوەش وەکو هاندەرێکە بۆ من هەروەها وەکو بڵێ بەرچاوڕوونیەکشە بۆ من کەوا بتوانم لەسەر ڕێبازی ئەوان بەردەوام بووم و پەرەپێدەری بم و باڵێن شەدەم کەوا ئەگەر بێت و دەربچم بۆ پەرلەمانی بەغدا لەسەر هەمان ڕێچکە بەردەوام بم لەم بەشە تەنها چەند خولەکێک مامۆستا حەسەن دێمە لای تو ئێستا حیزب و لایانی دیکەی ئەلمانیش بە هەمان شێوەی لایەنە ئیسلامیەکان زۆر بەگوتن باسی ئاینی ئیسلام دەکەن یعنی لیان بپرسی ئەوانیش خۆیان بە مسلمانی عەرەبی سوسار دەزانن بەڵام منهەج و پرۆگرام و پرۆژێ هەیە شتێککە دەبینی ڕەنگە هەندێک کەس لەلایەنێک کاندید کرابی و پابندیشی بە ئاینی ئیسلام هەبی خەڵکیش ڕەنگە دەنجی بداتێ ئایا ئەوە دەگەڕێتەوە سەرەوەی منی دەنگ دەردەنگ بدەمە کەسێکی باش بەڕواڵەتی بەڵام پرۆژەکەی پرۆژەیەکی باش نییە و ئەلمانیە و دەرەنجامەکەی باش نییە گومانی تێدانە کە ئەو کەسەی کاندیدە بە تابەتی لە نێو باڵێن لیستی حیزبیدا نەک کاندیدی سەربەخۆ ئەو کەسە دوجار محکومە بە ئەجەندا و بەرنامەی ئەو حیزبە یان ئەو قوارەیە کەسێکی باشە بۆ نمونە بەڵێ کەسایەتێکی ئاینیە بەناو مەلایەکە بەناو شێخێکە مثلا خەڵک محبوب بووە لای خەڵک دوجار دەست لەسەر سنگدانی کەسێک و چون بۆ لای و پاشان بە جۆرێک لە جۆرەکان کە قەنعەتیان پێهێناوە خۆی کاندید کە لەسەر لیستی ئەم حیزبە ڕێک وەکو وایە ئەڵێن بڕغیەکی چاک پاک خاوێن بەڵام لە نێو مەچینێکی خراپ و لە کارکەوتو کە هیچ ڕۆڵێکی نییە هیچ کاریگەری نییە دوجار ئەو دەبێتە کەسێکی تەبعی دەنگێکی جیاوازی نابێت ڕەنگە جلوبەرگەکەی جیاواز بێت بەڵام وەکو ئەدای جیاوازی نابێ و ئەوەشمان بەدی کردووە پێشتر ئێمە ڕزمان بیڵغی قسە ناکەین خەڵکی دیکە هەبوون کە لە سەلیستی خەڵکی دیکەی نا ئیسلامی چکە ئیسلامیەکە بە ڕوون و ڕاشکاوی دەڵێ کاکە بەرنامەی من قورئانە سنەتی ڕەسوولی نازدارە صلی الله عليه وسلم خەڵکی دیکەوانە خەڵکی دیکە ئەگەر ئەوەی تەبەنی بکردایە نەیدەگوتم حیزبێکی نا ئیسلامیم نەیدەگوت حیزبێکی علمانیم وانە ئەو لایەنی کەم ئەگەر زۆر علمانیەکی نەرمونیان بێ زۆر علمانێکی خاتر گر بێت بریتە لە علمانێتێکی بێلایەن واتە پێی وایە ئاینەکان هەمویان وەکو یەکن بەڵام هیچیان بەکەلک نایەت جا هەر وەکو چۆن مەتەن مامۆستایەک مەلایەک کاندیدەکە کەسێکی دیکەش لە ئاینێکی دیکە کاندیدەکە لە مەسیحیەکانیش کاندیدەکە لەوان لە زەردەشتیش و لە کاکێک ئیلە ئاخری بۆ چونکە هەموو ئەو کەسایەتی ئاینانە ئەو کارکتەر ئاینانە بەکاردێنێ بۆ ئەجندای خۆی لە شوێنی خۆی لە منطقەی خۆی بەکاریان دێنێ ئەمە خەڵک با بڵێن متەئەسیرە بەو مەلایە لە شوێنیش کە خەڵک متەئەسیرە بەو فڵان کەس و ئیلە ئاخری بەڵام لە نەتیجە بێگومان تەئسیر و کاریگەری نابێ و ئەو جۆرە کەسە لە بەردەمی خۆش گوناحبار دەبێت بۆ چونکە خەڵک هەیە دەنگ بەوەدا بەهۆی مێزەرەکەی بەهۆی خوتبەکەی بەهۆی کۆمەڵەشتەوە و ئەزان دوایی مامۆستا کە ئەچێتەوێ ئەو قسانی لەسەر مینبەر دێڵێ لەوێت پیادەیەکە لە نەتیجەش تەماشا دەکەی یعنی شەلل دێنێت شەلل تووشی شەلەلی دەوێت نەک ئەوەی کە مەبەستێتی باوەڕی پێێتی جەبەجێ ناکە بەڵکو زۆر جاری دەبێت چەپڵە لێبدا بۆ ئەو شتانەی کە پێچوانی خوتبەکانی خۆی بەڵێ بەڕێزان و خۆشەویستان وچانێک وەردەگرین دواتر درێژە بە بەشی دووەمی بەرنامەکەمان بەرەو بەغدا دەدەین لە بەشی دووەم بەشێک لە میوانەکانم دەدوێنم کە سەرنج و تێبینی و پێشنیاریان یاخود پرسیاریان لەسەر میوانەکانم هەبێت یاخود پێشنیاری دیکە بەرداوام پێ بدەین مامۆستا عیرفان باشە ئەگەر مایکەم بدەنێ ئەو بەڕێزانە وەربگرم بزانم قسەیان چییە لەسەر هەڵبژاردن و پێشنیاریان و ڕابردووی کۆماڵ زۆر باشە کاک نەجمەدین فەرمو کاک نەجمەدین هەستەوە بەڵێ فەرموو بەناوی خوای گەورە و بێهاوتە وەڵای من دوو پرسیارم هەیە پرسیارێکم لە مامۆستا حسەین دەکەم
تەماشا دەکەی لانە ئیسلامیەکان لە ناو کۆمەلگادا پێگەیەکی کۆمەڵایەتی بەرزیان هەیە، یعنی سیقە و متمانەیەکی بەرزیان هەیە، ئابەدەن پارەت پێ بدەن لە ئەوەی ببەخشی، ئامادەن کچەکەت پێ بدەن بۆ نەپرۆسی هاوسەرگیریان لەگەڵ ئەنجام دەی. بەڵام کە بابەت دێتە سەر لایانی پۆست و کورسی دەنگدان ئەو سیقە و متمانەیت پێ ناکەن. دەپرسم لەبەر چی؟ ئەمە چ هۆکارێک لە پشت ئەو شتەیە؟ ئەو پرسیاری یەکەم. پرسیاری دووەمیش لە مامۆستاوەلیدی خەڵکێکی زۆر ئەوانەی کە ناڕازینە کە بەشداری دەنگدان ناکەن دەڵێن هەمویان وەکو یەکەن. ئەو قسەی خەڵکەوە کە من باز دەکەم، ینی ئایا بەڕاست کاندیدە ئیسلامیەکانیش وەکو ئەوانن کە 34 ساڵە تاقی کرایتنەوە، یان بە دوێکی تر ئێوە وەکو کاندیدێکی ئیسلامی چی جیاوازتان تێدایە کە خەڵک ئەو ڕۆبێ دەنگتان پێ بدە و متمانەتان پێ بداتن؟ بەڵێ دەست خۆش بکەن. مامۆستا جواب مامدەوە ڕوون بوو پرسیارەکەی وانە؟ ڕوونە. بەڵێ بەفعلی ئەمە جێگەی هەڵوێستە لە سەرکردنە. پرسیارێکە و پێویستیشی بە وەڵامە، بەڵام بە قەناعەتی من وەڵامی ئەو پرسیارە لای خەڵکە. ئەگەر کەسێک تاقیت کردەوە لە کۆمەڵێک لە مەیدان سەربەرزانی لێی دەرچوو، دەبێت چ هۆکارێک هەبێ، بەڵکو چ گرفتێک هەبێ لە لای خەڵکی کە متمانیان پێ ناکات وەختێک کە ببێ بە نوێنەری لە حاڵێکدا لە چەند قۆناغێکدا تاقی کراونەتەوە بە پەرلەمانتار تێدا سەرکەوتوو بوون، تاقی کراونەتەوە لە بەشی جێبەجێکار و با بڵێن دەسەڵاتی جێبەجێکار کە حکوومەتە لە وەزارەت و ئەوانە تاقی کراونەتەوە تێدا سەرکەوتوو بوون، لە زۆرێک لە مەیدانەکان تاقی کراونەتەوە سەرکەوتوو بوون. بۆ دەبێ یعنی خەڵک متمانەیان فراوانتر نەکا، گەورەتر نەکا. قەناعەتم وایە بەشێکی پەیوەستە بەو حەملە ئیعلامیە کە لە هەمیشە و بەردەوام مەکینەی ئیعلامی مەکائینی ئیعلامی خراوەتە گەڕ چەند بۆ قسەکردن لەسەر دوژمنانی کورد دە ئەوەندە بەڵکو 100 ئەوەندە لەسەر ڕەوتی ئیسلامی بەگشتی کە تۆمەتباریان کرد بە کۆمەڵێشت، یعنی هەر ڕووداوێکی گچکە ڕووبدا ئەوە کۆمەڵی تۆمەتی حازر و مسبق باشە هەیە، معبە هەیە بۆ ئیسلامیەکان. یەک لەوانە بابەتی تۆمەتی نەتەوەی کە ئیسلامیەکان لەگەڵ بابەتی نەتەوەیی پشتگیری نەتەوەی نینە، ئەو باگراوندی ئیسلامی ویان لێ دەکات کە کەمتر هاوسۆزبوون لەگەڵ کورد. لە بابەتی نەتەوەی ئیسلامیەکان کەمتر خەمیان لەوەدا هەیە کە بابەتی نەتەوەییان نەکردو بە وەسیلەیەک بۆ گەیشتن بەدەسەڵات، بەرامبەر هەمیشە بە تایبەتی لە کاتی بانگەشی هەڵبژاردن هەمیشە خیتابەشی قەومیانە بۆ ئەوی خەڵک بە جۆرێک تێبگێنن کە ئێمە فلان حیزب و فلان لایەن و فلان تەیار و فلان دەوڵەت و ئەمانە دژمنی ئێمەن، دەبێت ئێوە لە دەوری ئێمە کۆ ببنەوە. ئەمە سیاسەتی یەکێ لە وەقەنعەت دەکەم ناپلیۆنە کە ئەڵێ ئەگەر بتەوێ سەیتەڕە بکە بەسەر نەتەوەکەت خەڵکەکەدا دژمنێکی وەهمی بۆ دروستکە، پاشان مەترسی ئەو دژمنە وەهمیان زۆر بۆ باسکە کە ئێوە ژیانتان لە مەترسیدایە بەهۆی ئەو دژمنەوە، اینجا دوازار لە هەنگاوی سێم خۆشت بکە بە فریاد ڕەس ئەوە منم لە خەیاڵە ئێمە دژمنمان هەیە، بەڵام ئەو دژمنێکی ئێمە هەمانە لە نێو نەتەوەی کورد کامانە دروشمی نەتەوەی بەرزەکەنەوە ئەوان لەگەڵ ئەواندا دەستیان خستۆتە نێو دەستیەوان، ئەوان عیلاقی باشیان هەیە، پەیوەندی باشیان هەیە. یعنی لە ڕاستیدا زۆر جار خەڵک ئەترسێن بە کۆمەڵێک خەڵک بە کۆمەڵێک لایەن لە کاتیدا ئەوان ژێر بەژێر پەیوەندی زۆر باشیان هەیە لەگەڵ ئەواندا، بەڵکو زۆر جاری وایە ئێستا لە هەرێمی کوردستان با بڵێن خەڵک هەیە لەم هەرێمان لەم هەولێرە لە سلێمانی خەڵک دەژیت کە تۆمەتبارە، باشە مێژوویەکی دوور و درێژ و ڕەشی هەبووە لە جیاتیکردنی میلەتی کورد. ئەمڕۆ کۆنگرەیەک هەبوو شتێک لەو جۆرە هەبوو بە ناوی جینۆساید بە جینۆساید ناساندنی ئەوەی بەسەر کوردە هاتووە. بڕۆ سیر هەر ڕەنگە لەم هەرێمی کوردستانە کۆمەڵە خەڵک هەیە معەزەز و مکەڕەم دەژیت دەستێکی باڵای هەبوو لەوەی کە ئەوان باسییان دەکرد. بۆیە ئومێد دەکەم خەڵک بە چاویلکەی خەڵکێکی دیکەی دژ بە ڕەوتی ئیسلامی تەماشا ئیسلامیەکان نەکەن. ئیسلامیەکان خراپترینی ئیسلامیەکان خراپترینی نێو ئیسلامیەکان کە بە ڕاستەقینە بە دڵ و ناخی ئیسلامی بێ
خراپترینی ئەوان لە باشترینی ئەلمانیەکان باشترە. دەستخۆش مامۆستا وەلید پرسیارەکەی ڕوون بوو باشە کاک نەزبادین وەڵاهی ئەگەر ئینسان بە ئینساف و قسام بکە ئەو شتەیە دەبینی کەوا نوێنەرانی لایەنە ئیسلامیەکان لەگەر خەڵکی تر و لەگەر خەلکی ئەلمانی وەکو یەک نینە بەڕاستی و خەڵکانێکی چاوەشەکارن لەوێ خەڵک لە ئیسلامیەکان سارد بکەنەوە یاکن خەڵک لە دەنگدان سار بکەن یان دەنگدان بە ئیسلامیەکان ئەو جۆرە قسانە دەکەن هەموو خەڵکی جوانیە بەشێک لە خەڵکەکەی وا دەلێتن لەبەرەوەی بەڕاستی مە بابین ینی بە ورتر قسان بکەین باشە کامە نوێنەری ئیسلامیە یاسایەک یا پرۆژە یاسایەکی خستۆتە پەرلەمانەوە دژی ئاینی پیرۆزی ئیسلامی دژی نامۆوی بە کۆمەلگەی کوردەواری دژی بەهاو ئەخلاقی کۆمەلگابی ئەو هەر ئەلمانیەکان جۆرە پرۆژە یاسایانە دێنە ناو پەرلەمانەوە ئیسلامیەکان دیفاعی لێ دەکەن و ڕەتی دەکەنەوە ئەوە یەک دووەم کامە نوێنەری ئیسلامیەکانە لەسەر دزی و گەندەلی سزا درابیان دەرکرابێت هەر لایەنی ئەلمانیەکانە تەماشا دەکەن لەسەر دزی و لەسەر گەندەلی و لەسەر شتی وها دەرکراوە یاخۆت سمعی چووە ئەوە خالی دووەم خالی سێمیشان تەماشا دەکەین کەەوە هەر لایەنە ئیسلامیەکانە یعنی هاوکاری خەلکی هەژار دەکات نوێنەرانی لایەنە ئیسلامیەکان هەتا ئێستش پەرلەمانتارەکانمان بەشێک لە بودجەکانی بۆ خەلکی هەژار دەستکورتە واتە ڕازگۆنە لەگەر دەنگدەرەکانیان ڕازگۆنە لەگە خەڵکەکانیان ڕازگۆن لەگە ئەو کەسانێک کە بەلێنی پیاندا ئێستا بوونم باگەشەی هەڵبژاردنەوە نیە دوورشم چەند گەورە بەرز دەکرێتەوە بەڵام چی ڕاز دەکە لەگە دوورشمەکەی نوێنەر هەیە هەر لەسەر لافیتەکەی دەبین دوای نایبینیەوە نایەتەوە ناو خەلکی نوێنەرانی لایەنە ئیسلامیەکان لە ناو هەناوی ئەو خەڵکەوە دێن ڕۆژانە لەگە خەڵک تێکەڵن ڕۆژانە معاناتی خەلکیان پێەیە بۆیە کە دەستنە پەرلەمانج ئاگان لە خەڵکە خۆشان دەبێت لەوێش بەڕاستی ڕازگۆ دەم بەرامبەر نوێنەرەکانیان لۆیە بەڕاستی ئەوە بێئینسافیە کە بڵێ نوێنەری لایەنە ئیسلامیەکە ئەندا پەرلەمانەکان لایەنە ئیسلامیەک و لایەنە ئەلمانیەکانە نەخێر ئەوە چاوەشەکاریە بەڵکو خەڵکانی دەستپاکن خەڵکانی ڕازگۆن خەڵکانی بوێن خۆها دیارە ینی نوێنەرەکانی بۆنمە کۆمەلی دادگەری چ زۆرە شەڕێک دەکەن لەسەر بوجە و قوتی ئەو خەڵکەیە یعنی وای لێ هاتووە کەوا ژیانی بکەوێتە مەترسیەوە بەرامبەر بەوەی کە لەگە خەڵکەکەی ڕازگۆبی نەخێر چەندین فراکسیۆن هەیە چەندین ئەندە ئەم پەرلەمانی هەیە خەڵک ناشیان ناسی ڕاست باش بەڕێزان ناوبڕێکی کورت وەردەگرین وچانێک وەردەگرین دواتر درێژە بە بەرنامەکەمان بەرە و بەغدا دەدەین و بەشێکی دیکە لە میوانەکانی دیکەم وەردەگرم تا پێتان دەگەمەوە خواتان لەگەڵ بسم الله الرحمن الرحیم دووبارە سڵاوتان لەبێ خۆشەویستان بەشی دووەمی بەرنامەکەمان بەرەو بەغدا دەست پێ دەکەینەوە وەک گوتمان دەچمە خزمەت ئەو میوانانەی دیکەم مامۆستا هیوا فەرموو خۆش بیرەوە دەرفەتە وەڵام دەبێ ئەوە بپرسم ئایا بەڕاست کاندیدان و یاخود برێن پەرلەمانتارەکان یان بربژێرەکانی ئیسلامی ئایا کە ئەمە لە حملەی هەڵبژاردنە دەرێن خەڵکانی ئێمە کاندیدانی ئێمە بربژێرانی ئێمە دەست بە دەستنێژن بۆ خوا سوڵحاون ئایا بەڕاست جیاوازیانێ لەگە خەڵکانی کە خەڵکی دەست بە دەستنێش چ جیاوازێکی لەگەڵ خەڵکەکی چاونەشۆر و بەلایانی کەم نێژ نەکرد ئەو پرسیارمە بەڕاستی دەمەوێت و خەڵکی بەرچای ڕۆشن بی ئەو خەڵکی کە دەست بە دەستنێژە ئایا وەکو ئەو خەڵکەیە کە خەڵکەکی بێسەر و بەرە دەستان خۆش باش مامۆستا سنار فەرموو ئەتوو جواباندەوە کاکیوە سپاس بۆ پرسیارکەت کاکیوە وڵی طبعاً خەڵکی دەست بە دەستنوێژ مسلمان خۆی و بڵین سێلانی هەیە هەبێ گرنگی پێبدا یەکەمیان بیر و باوەڕ و عەقیدەکەی دووەمیان عیبادەتەکانی سێمیان هەڵسوکەوت و ڕەوشتی بەڵێ دەست نوێژەکە کەوێتە بابەتی ناوەڕاستیەکەوە عیبادەتە بەڵام حتمما ئەو عیبادەتە لە چیەوە هەڵقوڵاو لە بیرباوەڕێکی ڕاستەوە هەڵقوڵاوە وەکو من ئیسلامیەکان وەکو ئەندامی بڵیان کاندیدی کۆمەڵ ئیسلامی باسەکەم نەک وەکو کەسیکەم حەق منێ بەسەر کەسیکە چکە هەیە نوێژنەکە نوێژکەر شەو دەست بە دەستنوێژە و بەڵام پشتگیری حزبێکی زاڵم و ئەلمانیەکە بەڵام وەکو کاندیدانی کۆمەڵ ئەو دەست بە دەستنوێژی ئەو عیبادەتەی لە عەقیدەتێکی پاکەوە هەڵقوڵاوە پاشانش ئەو نوێژ و دەستنوێژەی بۆتە هۆی ئەوەی کەوە ڕۆژتێکی جوانی هەبێ وەکو پێشترش کاک وەلید باسی کرد کەوە ببرنەوە نەخۆشم تۆزێ بۆیە باشفادا وای کردووە مەسەلەن ئەو ئەندامانەمان کەوا پێشتر لە نوێنەر بوونە لە
پەرلەمانی بەغدا کەسانێک بوون هەتا ئاخر لەحظە هەتاکو بڵێن قوربانیان بە گیانی خۆشیانداوە شەهیدیشمان هەیە کەوا بەردەوام لە داکۆکی کار بوونە لە مافی هاوڵاتی. بەڵێ مامۆستا حەسەن ئەگەر قسەکەت هەیە ئەتوانم تاوی کەم قەی بەڵێ فەرموو بەس تۆزەوە قەتعەکە و هەروەها ئەبینین کەسانی دەستپاک بوونە نەک بەخۆیان دەستپاک بوونە داکۆکیان لە مافی خەڵکش کردو لە بۆ نمونە لە موچەدا لە بابەتی بودجەداوە ویستویانە لە بودجەدا جێگای بڵێن چەند بەرگێک بکەن تەرخانکەن بۆ هەرێمی کوردستان وەکو پێشنیار باسی عفۆنۆک پرۆژە یاسا پێشکەشیان کرد بەڵامی تر چکە ئێمە کاندیدامان دایمەن کەم بۆ لەوێ نەماتوانیوە یعنی وەکو بڵێ دەستکەوتی گەورەش یعنی بڵێن بەدەست بێنین بۆ خەڵک ئەگەر خەڵک بیاوێ دەستکەوتی گەوریان یعنی حزب ئیسلامیەکان یان کۆمەڵی دادگاری دەستکەوتی گەوریان بۆ بەدەست بێنێ ئەبێ دەنگ بە زۆرمان بدەن و کاندیدی زۆرمان بنێنە بەغدا بۆی بتوانین دەستکەوتی گەورەشیان بۆ دەست خۆش بی. مامۆستا حەسەن قسە تا بوو خۆش کۆمنتێکی لەسەر بدەم لە سەو بابەتە ئێستا حزب عەلمانیەکان با بڵێن وەک جۆرێک لە چاوبەستەیی و خەڵەتاندنی خەڵک هەندێک خەڵک دێنن قسەیەک دەکەن جاری وهەیە هەندێک بەناو مەلاش طبعا من هەمیشە ئەڵێم مەلا بەناو مەلا ئێمە دەبێت بە چاوی ڕێز و گەورەیە و سەیری مامۆستا و مەلایان بکەین و دەستیان ماچ بکەین. خەڵکێکی دیکە هەیە عەلمانیەکان دەسەڵات و ڕژێم و حیزبی عەلمانی خەڵکی دیکە بەرگی مەلایان لەبەر دەکا بۆ بەکارهێنانیان ئەمانە مەلانین لە ڕاستیەوە. جا هەندێک بەناو مەلا بەکاردێنن ئەڵێن کاکە ئەم دەنگدانە بۆ ئەوە نییە خۆ ئەو کەسێک کە ئێمە هەڵی دەبژێرین پێش نوێژیمان بۆ بکات دەبزانین نوێژ دەکات نوێژ ناکە بەڵکو بۆ پەرلەمانە ئەو بۆ ئەوەیە ئەو بۆ یاسایە بۆ بابەتی ئیدیکەیە علاقی بۆ مۆزوعەوە نییە بە مەسەلەی دەست نوێژی و نوێژکردنەوە بابەتانە کە ئەمە لە ڕاستیدا جگەل لە خەڵەتاندن و جگەل لە نەزانین و خەڵک بە نەزانزانین هیچی دیکە نییە. باشە کەسێک یعنی لە نێو مسلمانان لە نێو خەڵکی دەست بە دەست نوێژ و ڕوو لە خوا کەسێکمان تێدا نییە کە ئەوە بزانێت کە خەڵکی دیکە دەیزانێ یعنی مەسەلەی کاری پەرلەمانی و وەزارەت و مەسەلەی ئیدارەدانی دەوڵەت و حکوومەت و ئەوانە بەس خەڵکێک دەیزانێت کە نوێژ ناکە و ڕوو لە خوانە چۆن دەبێت ئینسانی مسلمان ئاوا بەدگومان بێ بەرامبەر بۆ خۆی. من پێم وایە ئەسڵان لە ئەساس شتێکی وا دروست کراوانە دروست کراوە بەتەکید ئەوە طبعا بەشێکە لەوەی لە مەسەلەی تێگاندنی خەڵک بەوەی کە دین بریتە لە پەیوەندی ڕۆحی نێوان ئینسانێک لەگەڵ خوا پەیوەندی تاک لەگەڵ خوای خۆی خلاص علاقی بە سیاسەت و بابەتانەوە نیە کە لە ڕاستیش داوانیە لە ڕاستی داوانیە ئێستا نەکەل لە کوردستان لە غیری کوردستانی سەیریکە حیزبی ئیسلامی کە دەسەڵاتی گرتووەتە دەست بەراورد لەگەڵ حیزبەکانی پێشخۆی لەگەڵ دەسەڵاتەکانی پێشخۆی یعنی هەر بەراورد ناکرێت لە ڕووی خەدەماتەوە لە ڕووی خزمەتەوە یعنی ئەگەر ئەم کوردستانە من قەنەعاتم وایە قەنەعاتم بە ئەندامانی کۆمەڵی دادگەری هەیە قەنەعاتم بە کاندیدەکانی کۆمەڵی دادگەریش هەیە چونکە ئەوانە ئێستا کاندیدن خوا پشتیوان بێ کە دەرچوون چۆن ئێستا دانیشتوین قسە دەکەین ئەمانە جگەلەوە لە بەردەمی خوا ڕزگاریان نابێت لە بەردەمی ئێمە ڕزگاریان نابێت دەربازیان نابێت خوانە خواستە هەر یەشێک لەوانە لادانی هەبێ واللهی چۆن محاسبەی یعنی لەگەڵ ڕێز و حورمەتی گەورە و یعنی بێپایانە بۆ بەراو خوشکانەمان چۆن محاسبەی منداڵێکمان دەکەین محاسبەی پەرلەمانتارێکیش دەکەین کە دەرچێت و بە پێچەوانەوە ڕەفتار بکە چونکە خەڵک مادوو دەبێ و سی قەومتمانەمان پێ دەکا و دوایی بەنەوەیەکی دیکە بێ مثلا بەڵام ئێمە دڵنیاین لەوەی کە ئەوە لەو شتانە بەدەر بە حەولی خۆت خۆی پەروەردگار هەمیشە گوتومە کەسێک لە خوا نەترسێ قەت لە میلەت ناپرسێ با خەڵکیش لەوە دڵنیا بێ کەسێک دەست بە دەست نوێژ نەبێ بەخوا دڵیشی خاوەن نابێ باشە کەسێک کە دەڵێن دەست بە دەست نوێژ بێواتە بزانێت دەست بۆ حرام نەبا کەسی حسابی حلال و حرام نەکا کاکە وەکو پەرلەمانتارانی کوردستانی لێدێ یەک ساڵە مانگانە 8 ملیۆن دینار وەردەگرن دەیخەنە جیرفان بەبێ مقابل بەبێ ئیشێکیان کردی بێ کارێکیان کردی بێ دانیشتنیشیان کردی بێ لەسەر کورسی پەرلەمان ئەم خەڵکی ئاوایە یعنی چۆن بتوانێت بەو جۆرە کەسانە دەکرێت کە تۆ بە فعلی دەنگی پێ بدەیت و پشتیوانی بی دەست خۆش بی ماوەسی یارمەتیمدا ئەوەی ڕێزی دووام فەرموو سەرەتا دەستخۆشی بەرنامەکەدا دەکەم بە خێرایی میوانە بەڕزان دەکەم پرسیارێکم ڕووم پرسیار ڕوو لە کاک حەسەنیە کاک حەسەن ئەمە بەناو
ملەتی کوردستان و ئەوەندە مسلمانین حاڵی ئیسلامیەکان لۆ ئەوها لە ئینتخابات لە دەنگدان هۆی چییە هۆکار چییە تازە باسمان کرد بەڵێ من قەناعەتم وایە ئەگەر ئیجازە هەیە طبعاً وەڵام دەبم فەرموو خەڵک تێگەێنراوە ئەگەر دەنگ بدەن بە ئیسلامیەکان کاکە موچەتان دەبڕدرێ ئیسلامیەکان توانێت ئەوان نییە دیفاعتان لێ بکەن موچەتان بۆ دابین بکەن کە لە ڕاستیدا ئەو موچەی بە خەڵک دەدرێ ئەو موچەی ئێستا بە خەڵک دەدرێ جگە لەوەی زۆر ستەمیان لێ دەکرێت و زۆر بە نادادیش بڵێن موچە بە خەڵک دەدرێ لە هەمان کادا ئەو خەڵکە شایستی موچەی زیاترە بەخوا ئەو موچەی کە ئێستا بە لێبڕینەوە و بە پێنەدانەوە و بە پاشەکەوتەوە ئەوانە کە بە خەڵک دەدرێ و منەتیشان بەسەردا دەکرێت بەداخەوە عجیبە یعنی دەبووە خەڵک با بڵێن فەرمانبەر مامۆستا تان خانە نشین هەموو ئەوانە موچەی خۆیان هەبووە ئەوەی کە ئێستا هانە بە زیادەوە بەڵام نییە و خەڵکیش مەسەن لە هەموو سەرمانجێک دەستی لەسەر دڵێتی خوایە ئەو جارش موچە بێ خوایە فڵانە وەزیرە مەسەن ڕازی بێ بۆ لە نەتیجەی فەشەلی ئەمانە مەسەن ئێستا دەسەڵات لە کوردستان هێوانە ئەم دەسەڵاتە لە نێوان دوو ڕێگای و ڕێگای سێمینیە یان ئەوەتە ئەیتوانی زیاتر بکە بۆ ئەو خەڵکە لە هەموو ڕوویەکەوە لە ئەوەی کە دەنگ بە عەلمانی دەداتن مسلمان نییە لۆ دەنگ بە ئیسلامیەکان ناداتن باش لە خزمەتدام دەسەڵات ئەوانی کە لە دەسەڵات باوە قسەم تەواو بکەم یان زیاتریان پێدەکرا بەز نەیان کردووە کە مشقیانەتە یان لەوە زیاتریان پێ ناکرێت کە لەوە زیاتریان پێ ناکرێت با مەدانەکە چۆڵکە بۆ ئیسلامیەکانیش بابێن لە تورکیا ئیسلامیەکان هاتوون خەڵک باشتر یعنی شتی لێ بینیون لە میسر یەک ساڵ ئیسلامیەکان دەسەڵاتیان هەبوو بەس بە خەڵکێک کە بە وجدان و تەماشا بکە بزانێت لە نانەوە لە نرخی نانەوە تەماشا بکە تا دەگاتە باڵێن شتی دیکەی زۆر گەورەتر بزانن نرخەکە ئێستا لە کوێیە و ئەو کاتە لە کوێ بوو ئیسلامیەکەوەکو باسم کرد کە کۆمەڵی دادگەری حیزبی ڕەسەنی نێو ناخ و دڵ و دەرونی خەڵکە خەڵک دەنگی پێ بدە من قەناعەتم وایە خەڵک هەر کەسێک دەنگ بە حیزبێکی ئیسلامی دەدا دەنگ بەو مامۆستا وەلی دەبدا دەنگ بدات بەو مامۆستا چنارە و هەر کاندیدێکی دیکە بە پشتیوانی خواخێری دەگاتێ بۆ مامۆستا وەلی بە ناوی خواوە دەست پێ دەکات مامۆستا چنار بە ناوی خوا و مەثەن تەماشا دەکەی سیمای دیندارانە لە بەردەمی خوا ڕۆژی قیامەت وەڵامی پێیە بۆ دەنگ بەوەدا بۆ پشتیوانی کرد یا رب العالمین ناوی خوای دەهێنا ئاەتی خوای دەخوێندەوە حیزبەکەشی حیزبێکی ئیسلامی بوو بە ناوی خوای پەروەردگار لە هەموو مەحفەل و لە هەموو مناسبات ناوی خوای پەروەردگار بوو سەرۆکەکەی مفەسیری قورئان بوو لەنێو مەکتەبی سیاسی مەلایەن تێدایە لەناو سەرکردایەتی مەلایەن تێدایە ئەی خوای پەروەردگار هەموو شتێکیان ئەوە بوو کە ظاهرەن ئەوە بوو کە تۆ لێ ڕازی من کە دەنگی پێدا لەبەر ئەو شتانە بوو خۆ ئەگەر واقعیش کە کەس غەیب نازانێ واش دەرنەچوون دڵنیابن کە خەڵک گونەحبار نابێ بەڵام خەڵکی دیکە مەسەن خەڵکی عەلمانی باشە تۆ بە چ شتێک دەنگ دەدەی مەسەن کابرا بۆ خۆی دڵ کاکە من ئیسلامی نیم علماني يعني لا ديني لا يكم يعني دور بون لدين باشا بس والله او كسرت لا بردمي خواك قبل من دنگ بويا كخلق دنگ نادا باسلامي كان قناعتهم وان تيجي عندهم كاسلامي كان ده صلاه يعني كما ازمونيان ناتو عن حكمراني كان بلام واقعك بيتشوان كي سلمان دوا ضلنيام اگر اسلامي كان ده صلاه يعني هبي ام كوماليداد قريه ده صلاتي هبي بخوا زور لويك استهيا زور لو زياتر دكا بەبێ ئەوەی منەتیش لەسەر خەڵکی بکات دەست خۆش مامۆستا کە ئەزمونێکیش هەبووە هەم لە حکومڕانی لە هەرێمی کوردستان و هەم بەو ڕێژەکەمەی کە لە پەرلەمانیش هەبووە کار و پرۆژە و خەرمانی ئیسلامیەکان لە نێوان کۆمەڵی دادگەری هەبووە کاک ڕابەر بەر لەوەی ئەتوو پرسیارەکە بکەی ئەمن پرسیارێک بکەم لە نێو چینی توێژی قوتابیانی ساڵانە ڕێژەیەکی زۆر لە قوتابیان لە زانکۆ و پەیمانگەکان لە هەرێمی کوردستان دەردەچن بەڵام 2000 ئەو ممارەسەیش بڕوانامە نییە کە هەیەە یعنی دەبینین لە نێو حکوومەتی نێوەندی بەلای کەمی ڕێژەیەکی دامەزراندنی خەڵک هەیە بەڵام لێرە لە هەرێمی کوردستان نییە چ بکرێ یاخود ئەو نوێنەرانە نیان دەتوانی شتێک بکەن بەوەی ئەو ڕێژەیە لە هەرێمی کوردستانی شەبێ بەناوی خدای بەخشندە و میهرەبان وەڵا لە پرسیارەکەت وڵای پرسیارە دەبی لە ئەوانی کە بەرپرسن ئەو حاڵی ئەو قوتابیانیان قوتابی و مامۆستایانیان بەو شێوەی لێ کردیا دەبی ئەوان جواب بدەنەوە باشە سەرەتا دەستخۆشی تەواوم لە هەموو کاندیدانی کۆمەڵ هەیە بەڕاستی کاندیدبوون لە نێو کۆمەڵ جورئەت و عیززەتی دەوێت پرسیار بەڕاستی ئایا ئێوە ناترسێن وەکو ئەندام پەرلەمانەکان
کە ئەندام پەرلەمانمان هەیە ئەمە لە پەرلەمانی عێراق بووە شەهید بووە ئەندام پەرلەمانمان هەیە لە کوردستان پارێزبەندی لیستاندرایە ئەندام پەرلەمانمان هەیە کە ئەحمەدی عازی ڕەشید ئێستا فەرمانی دەستگیرکردنی هەیە پرسیارە ئێوە ناترسێن ئێوەش ئەوهاتان لێبێ خۆتان ئامادە کردووە لە بۆ ئەو ڕێگای و پرسیارش تریشم هەیە لە مامۆستا حەسەن بەڵێ ڕۆڵی مامۆستایانی ئاینی تا چەند پشگیری کۆمەڵی دادگەری دەکەن پرسیارشم لە مامۆستا وەلیدی هەیە دەبینین فلێکسەکانیان هەمووی دڕای نازم ئەرچیە فلێکسەکانی مامۆستا وەلید لە دهۆک و لەو شوێنانی کە لێ درای ئایا فلێکسەکانیان هەندە زۆرەکە بدڕێنن دەست خۆشبی ماوەسە سنە یعنی ئەگەر پارێزبەندیشتان هەبی دەرباز نابن لەو فشارێک کە لەسەرتان هەیە ئەو پرسیارەی کە بەڵێ پەرلەمانتاری کۆمەڵی دادگەری هەبووە کۆمەڵی سای پێشوو شەهید ووە ئێستا پەرلەمانتار هەیە لە هەرێمی کوردستان پارێزبەندی لەسەر هەڵگیرا کاندیدمان هەیە ئێستا لە نێوکەوانی قاچاغە لە نێو خاچی خۆی لە نیشتیمانی خۆی لەسەرەوەی دوو قسەی حەقی کردیا بڵێ وڵی وازەمنای کاکڕابەرمانە بڵێ باش کاکڕابەر پرسیارەکەت جارێ پێش ئەوەی ئەگە بچینەوەی ئینشاءڵڵا من لە سیانزەی 6 2023 دەستم لە کار کێشاوەتەوە لە ئەنجومەنی پارێزگا هەتا ئێستاکانەوە 2 ساڵ و 4 مانگە موچەم بڕاوە موچەم بڕاوە خۆمش پێشتر کەوا مامۆستای ئامادەی بووم و موچێکی باشم هەبوو یعنی نە ئەوە بۆم گەڕاندرایەوە نا موچەی ئەندام ئەنجومەنێکەش وانە داوای خانەنشینیم کرد نەکرام داوای گەڕان و بۆ مامۆستایم کردەوە بە بڕیاری خۆشیان بوو بگەڕێتەوە بۆ مامۆستایی ئەوەشیان هەر بۆم ئەنجام نەدا یعنی من لەلایەنی قوت بڕینەوە بڵێن ڕزق بڕینەوە ئەوەم توش هاتووە ڕاستیەکەی سپاس بۆخوای گەورەشوە ئەژێم و هیچ عیبشم لێ الحەمدولیلا وەساردیش نەبیەوە لەسا ئەو ڕێگە ساردش نەبوومەتەوە نەخێرەوە هەتا نانەت یعنی بڵێن سارد نەبوومەت لە کۆمەڵی ئیسلامی یان سار بوو بێتمەوە لە ئیسلامەتەکەم لێتش الحەمدولیلا خوای گەورە سەبری پێم بەخشیوە و یاکو بڵێ گەرم و گۆڕتر بوومە لەسەر ئاینەکەم سار نەبوومەتەوە و هەروەها ئەوە تا خۆشم وە کاندید کردوانە ئەگەر بتر سامایە ئەوە وانە لە ڕست بڕین خەڵک وایە ناوێرە خۆی دەرخا یان بەنەوەی لە ڕستمە بڕێوام لێکرێ ئەوە من بە مەرجێک لە کاتی خۆشیکەوە تا پێگەیاندرام و گەیاندرامە مامۆستایی ڕاستی بە زوروفی زۆر ناخۆشە تێپەڕیومە و لەوانەیە دایک و باوکم زۆر نەهامەتیان بینی بێتامیان پێگەیاندوە بەڵام بیستاکانش بووەوە بۆی ئەوەی موچەکەم بەردرا بەڵام زۆر پێم ئاساییە و ئەوە تەنا وەکو عیبولەکەداری کە بۆ ئەو حکوومەتە نەک بۆ من هیچ شتێکی نییە سەربەرزی ئینشاءڵڵا چووکە تا ئێستاکان لەسەر ڕێبازەکەی خۆم ماوم کە من پێشتر ئەوەم بەسەر هاتووە و ئاسایی تێمپەڕاندووە یعنی پێم وایە ئینشاءڵڵا گە شتێکەشم بەسەر بێ هەر ئەوە تێپەڕێن بە ئیزنی خوای گەورە مامۆستا وەلید ئیتوان هەردوو پرسیار ئەوڕۆ فلێکسەکانت هیچی نەمابوو وەڵای زۆر بەداخەوە کەوا دوای زیاتر لە 30 سال حکومڕانی و ئەزمموی هەلبژاردن انتخابات و کۆمەلگە بەرە و ڕۆشنبیر ڕۆیشتن و ئەو زۆرە هەرسوکەوتانە بەڕاستی جێگەی داخە یعنی تاخە کاندیدێکم لە بادینە ینی ئیمکانەتی مادیەکەشمە ئەوەندە نییە بڵێم جادەوانەکانیشمان کردە فلێکس و ئەو زۆرە بابەتان هەر لە ڕێک لەوێنەکەمان دەترسێن کاکە خۆی ئێمەش خەلکی ئەو وڵاتین دڵسۆزی ئەو وڵاتین ئەوە زۆر کاتی خۆی خەلچیان چاواشەکە دەکردام کاک ئەوە دەنگدانە لە بۆ بەغدا لە بۆ کوردیە کاک ئەمەش کوردین لە بۆ کوردایەتی دەست لە بەغدا دیفاع لە قەزی کوردی دەکەیت ئەمە خەلچێک نینە دژی هەرێمی خۆمان بین دژی نەتەوەی خۆمان دژی خەلکی خۆمان بین وەڵامەش نوێنەرێکی وەکو خەڵکێکی ئەو وڵاتە وەکو کوردێکی ئەو وڵاتە دڵسۆزی بسی دیفاع لە کوردە بکەن لە قوت و ژیانی خەلکی هەرێمی کوردستان بکەین بەڕاستی زۆر بەداخەوە یعنیەوە ینی ئەوە نیشانە دروست دەکات لەسەر ئەو دەسەڵاتە کە لەوێ هەیە بەڕاستی ینی نەتوانی وێنە ئێکی کاندید بپارێزێ یعنی خەڵک فەرهەنگ و تێگەیشتەکەی ئەوەندە بین تۆی قبول نەبی وێنەکەی توی قبول نەبین بەڕاستی ئەوە جێگەی داخە بەڕاستی ینی هیوادارم ینی ئیجراعات بکرێت بەرامبەر بەو کەسانێک کە ئەو جۆرە کارانیان کردیا کارێکی ناشرینە ئەوەی کە بەشی دووەمی بەڵێ بەشی دووەمیان بابەتی ترسان و خۆ کاندیدکردن ئەو جۆرە بابەتانە ئەمە نەک مەسائلی کاندید ئەم ئەو ڕێبازی کە گرتیتمان یان ڕێبازی ئیسلامە بە ڕێبازیش تەختمان نەزانیە ینی زۆر هاوراز و نشێوی تێدایە زۆر ناڕەحەتی تێدایە مەسائلی کاندید بوونیش چوونە پەرلەمان ئێمە لە شوێنی ترش باسم کردی ینی بە تەشریفمان نەزانیە بە پلۆپایەمان نەزانیە بە مەنسەبمان نەزانیە بەلکو بە پرسیارەتیمان زانیە بە ئەرکمان زانیە بە زەحمەتمان زانیە لە بۆ ئەو خەڵکە
بۆ ببنە نوێنەرێکی ڕاستەقینە ئەو خەڵکە دیفاع لەو قوت و ژیانی ئەو خەڵکە بکەین ئەو شتانە هەموو عەرەزم بێتە پێشمانانی بەڵام ئەمە بەڕاستی هەر لەسەر هەلوێستی خۆمان دیفاعکردن لە خەلکی گوتنی حەق ڕاستگۆیی بوێری ئەمە هەر بەردەوام دەبین ئینشەڵڵا هیچ کەم تەرخەمی ناکەین. ئەگەر خوشکێک وەرگرم مامۆستا حەسەن پرسیارێکی لە تو کرد باوی وەرگرم تازە فەرموو. سوال مامۆستاگیان بۆ دەرفەتە و دەستخۆشی لە کاندیدەکان لە مامۆستا حەسەنی شەکەم. مامۆستاگیان من ویستم لێرە وەکو گەنجێک پەیامێک بگەێنمانی وەمەوەی پرسیارێکی لە کاندیدە بەڕێزەکان بکەم. من وەکو گەنجێک کە لەم وڵاتەیە ینی بست بەبستی ئەم خاکی وڵاتی ئێمە هەمومان لێ ئەبێ سوودمەند بین ئەگەر بێتە بابی حەقت بەڵام بەداخەوە ئەبین کەوا ڕێژێکی زۆر لە خەڵک بێ بەشە لێ. من وەکو گەنجێک کە چەند ساڵ خوێندم بەڕاستی من ویستم بچم لە مەکتەبێک وەکو خۆبەخش مامۆستاگیان دەرس بڵێمەوە چوم پرسیارم لێ کردن وتم من ئەمە وەکو خۆبەخش هاوکاری مەکتەبەکە بکەم و بڵێ دەرس بڵێموانێ ڕاستە خۆ مدیرەکە پێی وتم داوای لێبوورن دەکەم ناتوانم وەرزگرم لەبەرچی کەواتە من گەنجێکم لە وڵاتەیە ناتوانم لە هیچ شوێنێک داوام بکەم کە وەکو خۆبەخش بچم ینی لەبری بڵێ تۆ مقابلن شتێک بدەی بە من نە من ئەوەشم ناوێ ئەڵم دێم کاتی خۆم ئەگرم لەوەی کە لە ماڵەوە دێم من دەرس بە مناڵی ئەو مەقسەد خوشک و کەسی خۆمەدەم پێی وتم ناتوانم ضروریشم کە مامۆستام نییە وتی عن مدیرەکە پێی وتم وتی زۆر زەرورم بۆ مامۆستا بەڵام ناتوانم وەرزگرم لەبەرەوەی لە کۆبوونەوە وتیانە خۆبەخش وەرمەگرە ئەی من کە وەکو خۆبەخش وەرم نەگری وەکو تاعین بوونێک هەوڵم نەدەی تاعینم کەی ئەی من وەکو گەنجێک لەم وڵاتەیە چیم یعنی بەڕاستی ئێمە بینین گەنجێمە زۆر فەرامۆش کراوە نیوەی سەیرەکەی بە مادە هۆشبەرەکانەوە توش بووە نیوەی دەرەوەی وڵاتی گرتوۆتە ڕێ ینی بەداخەوە هەمووی کارە ساتم من ئەمە لێرەیە پرسیار لە کاندیدە بەڕێزەکان بکەم و هیوای سەرکەوتنیشان بۆ خوازم کار و بەرنامەی تۆ وەکو کەوا خۆت کاندید کردووە لەسەر لیستی کۆمەڵی دادگەری کار و بەرنامەی تۆ بۆ گەنج چییە ئەتەوێت چی پەیامێک بە گەنج بڵێ ئەتەوێت ئەگەر دەرچووی بووتە نوێنەری ئینشاءالله خی گەورە کردی قسمەت و بوویت بە نوێنەری ئەو میلەتە چی بۆ گەنجەکەی لە واری گەنج کار و بەرنامەت چییە بەر لەوەی بسمەلایەن مامۆستا حەسەن پرسیارێک ڕاستی تو کرا ئەوەی کە مامۆستایانی ئاینی ڕۆڵیان چیە کاریگەریان چیە بۆ پشتگیری بۆ نمونە لیستێکی ئیسلامی وەکو کۆمەڵ بە بڕوای من بابەتێکە شتێکی یعنی وەکو دەڵێن تەحسیلی حاصلە یان ئیعلامی شتێکی معلومە بۆ جەنابی مامۆستایان کە من بڵێم پێویستە مامۆستایانی بەڕێز میلادگەرانی پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕێنیشاندەرانی خەڵک پشتیوانی ئەوانە بکەن کە ئەجندایان دیارە بەرنامەکەیان ڕوون و ڕاشکاوە زۆر ڕاشکاوانە زۆر سەربەرزانە باسی ئەوە دەکەن هەوڵە دەین دینی ئەو خەڵکە کە ئیسلامە بیپارێزین و جارێکی دیکە خەڵک بۆ باوەشی ئیسلامەتی زیاتر زۆرتر بجێڕینەوە ئەوانە پێویستیان بە هاوکاری پشت با بڵێن گرتن و یارمەتیدانی مامۆستایانە مامۆستایان پێویستی یارمەتی ئەوانە بدەن کۆمەڵی دادگەری ئێستا چاوی لە مامۆستایانی بەڕێزی ئاینیە چاوی لە زانایانی ئیسلامە کە پشتیوانی بکەن یارمەتی دەری بن وەکو باسم کرد چونکە کۆمەڵ بێنازە جگە لە پشتیوانی خوا جەل جەلالوهو و پشتیوانی کۆمەڵی خەڵک کە لە پێناو خواو بۆ پشتیوانیکردنی حەق و بۆ سەرخستنی ئیمان و وجدان پشتیوانی دیکەی نییە نە لە نێو کوردستان نە لە دەرەوەی کوردستان مامۆستایانی بەڕێزی ئاینی مامۆستایانی عەزیز مامۆستایانی مینبەری پێغەمبەر صلی الله عليه وسلم خۆیان و بەرنامەکەیان و عەقیدەی خۆیان لە نێو کۆمەڵی دادگەریدا دەبینەوە کۆمەڵی دادگەری خزمەتکاری ئەوانە خزمەتکاری دینەکە ئەو دینەیە کە ئەوان دەیگەێنن بە خەڵکی پشتیوان بەخوای گەورە خیانەت ناکە کە یعنی لێی چاوەڕوان ناکرێ ئینسانیشن غەڵەتیشن من مەثەن بۆ غەڵەتیەک دەکەم لەسەر من کە مەحسوبە بەڵام وەکو حیزب پەیمانی بەخواداوە کە ئینشاءڵڵا بەم جۆرە بەردەوام دەبێ و خزمەتی مامۆستایان دەکا هەر وەکو چۆن مەثەن ئەگەر دەسەڵاتی بوو بێ کەناڵێکی بووە ئەو کەناڵە دەرگای کراوە بوو بە هەموو مامۆستایەک بەبێ ئەوەی حسابی ئەو بکات تۆ کۆمەڵی دیان کۆمەڵیت تانەت ئیسلامیان ئیسلامی نیت خزمەت کراوە هەر وەکو چۆن بەخشینەکەی مەثەن بەبێ ڕەساوکردنی ئەو بابەتە حیزبیانە مەثەن لە خزمەتی خەڵکدا بووە بۆی ئومێد دەکەم مامۆستا لە هەر کەسێکە خۆ مامۆستا بەڕێزە هەست بە ڕقابەتی خوا دەکا لە پشتی کابینە چێ دەیبینێت نەک هەر ئەوەندە بەڕاستی ئێستا کۆمەڵ پێویستی بە دوعا و دیعایە یعنی دیعایەکی ڕازگویانە دوعایەکە لە بینی خۆیان و خوا دیعایەکی بانگەشەیەکی ڕاستەقینەش لە بینی خۆیان و خەڵکی بەڵێ مامۆستا وەلی
پرسیارەکەی تایبەت بوو بە بابەتی گەنجان بەڵێ والله زۆر بەداخەوە ینی ژیان و گوزەران لە وڵاتە بە شێوەیەک لێکرایە ینی گەنج بێ ئومێد بووە ناچار بوو لەوەی کەوا بەڕاستی سەر هەر بگری و ژیانی خۆی بخاتە مەترسیەوەیە ینی ئێستا ڕێژەی کۆچکردنی گەنجان ئەنی ساڵ لە دوای ساڵ زیاتر دەبێ ڕۆیشتنەکەشی کە دەڕوات ینی بە ڕێژەیەکی زۆر ینی ئەگەری مردن یادەنێ ناگاتە شوێنی خۆی دەستزانی ئەو ژیانی کە دەستە ئەوێ ناچاریە ئەگەرنا حەز ناکە وڵاتی خۆی بەجێبێت نیشتیمانی خۆی بەجێبێت ئەوێ حەز دەکە لە ناو خەڵکو و خزم و دۆست و کەسەکانی خۆی بژیر بەڵام ژیانی والێکرا گەنج ناچار بکرێت ئەو وڵاتە بەجێ بێ هەلدێت ینی ئێستا من ینی گەنجێک بە ناچاری ئەو وڵاتی بەجێهێشت بەسەر لەوێ تووشی نەخۆشی شێرپەنجە بووە لە شوێنێکە زۆر بەتەنەیە دەرێت تەمەنا دەکەم بەس کوردێک بێتە کنم هەندە قسەم بۆ بکە لایانی دەرونیم ئارام کاتەوە بەتەنها لە ژووری چییە نەخۆشی جێرپەنجە گرتیە حاڵەتێکی نەفسی ناڕەحەتی لۆ دروست بووە ئەی تەلەفۆنی بۆ ئێمە کردێ بەمەی گوتیا ئەگەر کەسێکێ بەس بنێرنە لام بۆ ئەوەی بەس هەندە قسەم بۆ بکە لایانی دەرونیم ئارام کاتەوە حیفە گەنجێک لە وڵاتە بڕوات لە وڵاتیشی غەریبی ئاوای بێت گەنج هەبووە بەمەی گوتیا لە وڵاتی ڕۆیشتیە هۆکارەکە ئەو بێدیوە ناچار کرای بڕوات ئەگەنە ناڕواتن دیوە ئەو غەڵەتی کردم لە ژیاندا غەڵەتی ئەوها گەورم نەکردەکەم وڵاتی خۆم بەجێشتیە بەڵام ناچار بووە بۆیە حەل و چارەسەرچی ئەوەی بەڕاستی ئەمە حەلی کارە بۆ گەنجان بڕەخسێنی دەرفەتی کاریان پێ بدرێتن ئەز بە کۆمەڵک شێواز ئەزە بۆ نمە خەرجی بچی پێ بدرێتن وانە بتوانانی پرۆژەیەک بۆ خۆی دروست بکە کاری تێدا بکات و هانی بدرێتن یان مەسائلی دامەزراندن خەڵک ئێستا قوتابی بێهیوا بە لە خوێندن دەلی کاکەمی هەر تەواوکەم دانامەزری نە لە کەرتی گەشتنیەکەی یاخۆ ئەو موچی دەری مامۆستا دەبیم دەمە مامۆستاش دەمە فەرامبەر موچەکەم پێ نادرێتن یعنی ڕەشبینیەک لەلایەن گەنج دروست کرایە بەڕاستی جێگەی داخە کەوا گەنج بەو شێوەیە دەکرات مامۆستا چنە بەڵێ سپاس شیلان خەم بۆ پرسیارەکەت و ڕاستی بەداخەوم بۆ حاڵەی کە تیایدای ئێمە وەکو کۆمەڵ بەرنامەیەکی هەڵبژاردننی داناوە لە حەوت تۆر پێکدێم یەکێ لە تەورەکانی باسێکە باسی ئەوە کاکەوە ئەگەر بێت و کاندیدەکانمان بچناوێ واجبە لە سەرمانکەوە هەوڵ بۆ شتانە بدەین بۆ نمونە دامەزراندن چکە عێراق ئێستاکانش لە هەندێک بواردا خۆی ڕێژێک ئەوەی هەیە بڵێن دامەزراندنی هەیە بەڵام لە کوردستان بە هیچ شێوەیەک دامەزراندنی ئەوەشی هەیە لە کوردستان نەک بڵێ هەر نییە چکە یعنی زانیاری هەیە ساڵانە بە چەند هەزار خەڵک دامەزرێندرێ بە ڕێگای نهێنی و لە ڕێگای واستەکاریەوە بەڵام بۆ خەڵکێکی ئاسایی یان خەڵکێک بێ بەتایبەت لە حەزبێکی ئیسلامی بێ ئەوانە وەکو شیلانخان باسی کرد بە خۆبەخش ژوەری ناگرن لە کاتێکدا وەکو بڵێ وزە و تااقەتی خۆی بۆ ئەو شوێنە بەکاردێنێ نەکو داوای یعنی یارمەتیدانیان لێ بکە پاشانش هەروەها لە بڵێ بەرنامەی کۆمەڵی داگەری داوایەکەوە بێزگەلەوەی داوای یار ئەوە بکرێت داوای دامەزران بکرێت داوای ئەوە بکرێتەوە ڕاهێنان بۆ بێکاران بکرێت بە ڕەنگاری بێکاری بێتەوە ڕاهێنان بۆ کەسانم بکرێتەوە بێکار بن بۆی بتوانن لە مەجالێکدا بۆ نمونەگە لە مەجالەکەی خۆی نتوانن لە مەجالیکەدا پیشێک فێر بێ و هەروەها بۆ نمونە ئەگەر موچە وای لێ بکرێتەوە تین بکرێت و بە شێوەیەکی ئەو کەسانێکەوە بندی وارەوانی تێدا دەربکرێت طبعاً ڕێگا عنیوا بڵێ ڕێگا واڵاکە بۆی کەسانی تر بچنە شوێنیان و هیوادارم کەوا دەنگمان پێ بدرێ و بچین ئەوێ بتوانین ئەو شتانە بکەین مامۆستا محەممەد فەرموو بەناوی خۆی بەخشندە و میهرەبان دەستخۆشیمان هەیە لەوە ڕوونکردنەوەی بەڕێز مامۆستا حەسەن ئەم هەر تەنها سەرنجێک دەڵێم زاریوە لە زیاتی پرسیار دەکرێت پێ خۆشحاڵی خۆ لە سەرنجێک بڵێ ئێمە پێویستمان بۆیە جەماوەری خەڵکی مسلمان یاهنی زیاتر بەرەو هۆشیاری بڕواتن مامۆستا ئەو ئاماژەی کرد گوتی کاکە دەسەڵات لە لای خەڵکانێکی لادین و ئەلمانی ئامانجە ئەوان ئامانجیێن بگەنە ئەو شتە وەلو مەرامەکانی کاتێک دنیاەکانی خۆیان بەکاربێنن بەڵام لە لای خەڵکی مسلمان وەسیلەیە خەڵکی مسلمان با هۆشیاربی هەموو ڕوەکانی ژیانی ئەو دنیامان وەسیلەیەکە لە بۆ ڕەزامەندی خوا کەسی مسلمان سەرکەوتووە تەنانەت با لە دەسەڵاتیش نەبێت پێغەمبەری ئیبراهیم عەلەیهی سەلام بەرامبەر هەموو زوڵم و ستەمەڕاستە خوا بە ئومەتێک ناوی دەبات کەواتە یعنی چیان شوێن کەوتوانی پێغەمبەران و پێغەمبەر محەممەد صلی الله علیه و سەلەم مادام لە
تایف و کۆمەڵی زاڵم ستەمکارانی نەسەرکەوتون مادام خەڵکی مسلمان الحەمدولله لەسەر ئەو ڕێگا ڕاستی بەو پەڕی قەناعەتەوە بەڵێ و کەسە سەرکەوتو بەختەوەرە بۆیە دەستخۆشیم لە بۆ ڕوونکردنەوەکەی و هیوادارین کە خەڵکی مسلمانیش هۆشیار بێتن لەگە خەڵکی مسلمان و ڕازگۆدا بێت خۆی پەروەردگار ئیسلام و مسلمانان لە هەموو جیهان سەر بخات. دەستخۆشبی زۆر سپاس. مایکم بگەینە مامۆستا محەممەد. بەڵێ بەناوی خوای بەخشندەی میهرەبان سوپاس بۆ ئەو بەرنامەیە و دەستخۆشیم بۆ میوانە بەڕێزەکان و بە خێراتنیان دەکەم و هیوای سەرکەوتن بۆ لیستی ژمارە 285 کۆمەڵی دادگەری و کاندیدەکانی دەخوازم. پرسیارێکم هەیە لە مامۆستا حەسەن، دەپرسم ئایا دەنگدان لێپرسینەوەی ڕۆژی دوایی لەسرە؟ ئەگەر وەڵامەکەی بەڵێیە ئەو خەڵکەی کە خۆی بە ئەهلی مزگەوت و جمعە و جەماعەت دەزانێ دەنگ بەچێ بدە بۆ ئەوەی لە ڕۆژی دوایی لەسەری قەرزدار نەبێتەوە. زۆر سوپاس. مامۆستا حەسەن فەرموو. خوا سبحانه وتعالى کە لە وەڵامی پرسیارەکەی ئایا دەنگدان حساب و لێ پێچینەوەی قیامەتی لەسەریان نا گومانی تێدا نیە کە خوا سبحانه وتعالى ئینسانی بۆ عیبادەت خەڵق کردووە دوای ئەوەی تەکلیف دەکەوێتە سەری خوا دەفەرمێ ما يلفظ من قول إلا لديه رقيب عتيد. هەر قسەیەک من قولین بە سیغەی نەکێرا باشە کەبیکە ئللا فریشتەکان کە بینووسن ئاگان لێتی نووسیویانە باشە چۆن دەنگدانێک کە دوجار بەهۆی ئەو دەنگدانەوە بەهۆی ئەو پرۆسەوە ڕێڕەوی حکومڕانی زۆر جار دەگۆڕدرێ سیستەم دەگۆڕدرێ ڕژێم دەگۆڕدرێ باشە خەڵکی باش دەچێت بڕیاری باش دەدا خەڵکی خراپ دەچێت بڕیاری ناباش دەدا چۆن لێ پێچینەوەی قیامەتی لەسەر نیە یعنی خەڵکێک هیچ نازانێت کەس نایناسێت بەهۆی دەنگی ئەو خەڵکەوە دەچێتە ئەوێ باشە ماگانە موچێکی باش وەردەگرێ تەئیدی پرۆژه ئاسا دەکا یان دژاتی پرۆژه ئاسا دەکا تەئیدی دین دەکا یان دژاتی کۆمەڵی شتی بنەمای دینی دەکا چۆن لێ پێچینەوەی لەسەرینە بێگومان لێ پێچینەوەی لەسەر چونکە ئینسان وەختێ دەچێت دەنگ دەدات یعنی من شادی دەدەم ئەو کەسە شایستەی ئەوێ بچێتە ئەوێ نوێنەراتی ئەو خەڵکە مسلمانە بکە بەفعلی شایستەی ئەوەیە مثلا شایستەی ئەوەیە ئەو پارەی وەرگێ شایستەی ئەوەیە ئەو قسانە بکە شایستەی ئەوەیە کە دین و کەرامەت و ئێستا و داهاتوی خەڵکی بخەیتە بەردەستی یان شایستە نیە بۆیە شایدیدانە کە شایدیدان هیچ گومانی تێدا نیە لێ پێچینەوەی قیامەتی لەسەرە. بەڵێ مامۆستا محەممەد فەرموو. بسم الله الرحمن الرحیم. سەرەتا دەستخۆشی لە کەناڵی ئاسمانی پێیان دەکەم بەخێرەتنیان دەکەم و بەخێرەتنی و میوانە بەڕێزانە دەکەم. وەڵام دەمەوێت لەسەر چەند تەوەرەیەک قسە بکەم کە پرسیارەکانی وروژێندران. یەکەم لە ڕووی نەتەوایەتیەوە زۆر جار ئیسلامیەکان بەوە تاوانبار دەکرێن کەەوە ئیسلامیەکان لەگەڵ نەتەوەی خۆیان ڕازگۆنین یاخود حیزبێکی نەتەوەی نین. بەڵام با بزانین پێناسەی نەتەوایەتی چییە؟ ئایا ئەو حیزبە یاخود ئەو دەسەڵاتەیەکەوە خۆی بەنەتەوە دەزانی دەبێتی بک بۆ نەتەوەیەک لۆ نەتەوەی خۆی بێگومان هەر حیزبێکیان هەر شۆڕشێک کە دەکات دەبی چەند شتێک بۆ نەتەوەکەی خۆی بکە. یەکەم پارێزگاری لە دینی نەتەوەکەی بکە و پارێزگاری لە ژینی نەتەوەکەی بکە و پارێزگاری لە عادات و تەقالیدی نەتەوەکەی بکە و پارێزگاری لە خاچی وڵاتەکەشی بکە. بەڵام بزانی ئایا ئیسلامیەکان لە چ ڕێیەکەوە لەوەیدا لاواز بووینیان دەسەڵاتیان هەبوو بی پارێزگاریان لە دین و ژینی خەڵک نەکردبی. بەڵام ئەوانی کە دەسەڵاتدارن ئەگە تەماشا بکەین لە ڕووی نەتەوایەتیەوە یەکەم پارێزگاریان لە خاچی وڵاتی خۆیان نەکردیا زۆر جار خاچی خۆیان تەسلیمی دوژمنان کردیا یاخود فرۆشتیتیان یاخود مزادیان پێکردیان و دووەم لە دینی نەتەوەکەیان ئایا ئەگەر ئەوانە خۆیان بە مسلمان بزانن کە سەرپەرشتی گەلێکی مسلمان ئەکەن چۆن ئەبێت پلان بجێڕن لە دیژی دینی میلەتەکەیان کە لە زیاتی ئەوەی پارێزگاری لە دینی میلەتەکەیان بکەن بەشک و دەیانوێت پلانی دوژمنان جێبەجێ بکەن و ئاوینیان بن وەکو دەڵێ هەم دینیان بن هەم ژینیان بن. و خاڵێکی تر ئیسلامیەکان بەوە تاوانبار دەکەن کە ئەوانە حیزبێکی سیاسین ئیسلامی سیاسین بەڵێ ئەمە حیزبێکی سیاسین و سیاست دەکەین بۆ ئەوەی کاروباری وڵاتمان بە پێی دین و شەرعی خۆمان جێبەجێ بکەین و ئێمە دەڵێنە ئەو دەسەڵاتدارانە کە ئێمە بۆ تاوانبار دەکەن کە ئێمە تەنها بۆ سیاست و دەسەڵات بەڵام ئەوان بابێنە جێ ئێمە ئەمەش دەچینە جێ ئەوان. ئێمە کە دەسەڵاتیشمان نەبووە بزانین کارەکانی ئێمە چین. ئێمە ئەم لە ڕووی پەروەردەییەوە لە ڕووی یارمەتیدانی هەژارانەوە
ئێمە لە کاروباری خۆمان نەوەسین مناڵەکانی ئەوانمان پەروەردە کردیا بەڵام با ئێمە دەسەڵاتمان هەبی ئەوان دەسەڵاتیان نەبی ئەوان بزانن چی ئەکەن بۆ میلەتەکەیان چ پرۆژێکیان پێ چ بەرنامەیەکیان پێەیە هیچ بەرنامەیەکیان نییە بەڵکو دەتوانین بڵێن ئەوان حیزبی ئەلمانی سیاسین لە بارودۆخێکی سیاسی ئەوان دەسەڵاتیان گرتیتە دەست ئەگەر نا لە بارودۆخێکی ئاساییدا بەڕاستی ئەوان هیچ پرۆژەیە چامپێنیە لە میلەت خۆیان بۆ خزمەتگوزاریان تەنها ئیسلامیەکانن کە جێگای متمانن و خاڵێکی تریش وروژوندرا کە زۆردا دەڵێن مامۆستایانی ئاینی چۆن پشگیری لایەنێکی ئەلمانی دەکەن بەڕاستی ئەوە دەگەڕێتەوە هوشیاری وەعی بۆ ئەو مامۆستا ئاینیە چکە مامۆستا ئاینی هەر ئەوە نییە کە چەند دەرسێکی شەرعی بخوێنی و تەواو بەڵکو خوای گەورە لە قورئانیشدا زۆر تەکید لە دوو خاڵی دەکاتەوە یەکەم دەفەرمێ ئەفەلا یەتەفەکەڕون ئەفەلا تەعقیلون ئینسان ئەبێ فکر کاتەوە ئیسلام چۆن بەرنامەیە لۆ ژیان چۆن عیبادەتە ئاواش فکرە ئینسان ئەگە ئیسلامی وەکو فکر وەرنەگرت بۆیە خاوەن هیچ فکرێک نابی زۆر ئاساییە بەلای فکرێکە بکاتەوە یان ئەگە بەعەقڵ بیر نەکاتەوە دەبی هەر هەموو ئینسانێک بەعەقڵ بیر بکاتەوە بزانی ئایا ئەو لایەنێک کە بەگەڵی دەکەوی یاخود دەنجی پێدەدا هەتا چەند لەگەڵ بەرنامە و ژینی ئیوی دەگونجێت ئینجا دەتوانی بتوانی بڕارێکی دروستی خۆی بدا و لێرەشدا داوا لە خەڵکی کوردستان دەکەم لە خەڵک کەوا دەنگ بە لیستی 285 بزەن لەبەر ئەوەی ئێمە لە ڕابردوودا ئەوەندێک کە دەسەڵاتمان هەوبی چ لە لایەنی تەشریعی چ لە لایەنی تەنفیزی ئێمە کە لە وەزارەت بووین لە حکومەتدا بووین باشترین خزمەتمان کردیا و هیچ زۆرە گەندەڵێکمان لەسەر نییە و ئەگەر لە پەرلەمانی ژووبین پارێزگاریمان لە بەرژەوەندەکانی خەڵک کردیا و هەر ئێمە خاوەنی ئەو پرۆژانە بووینە کە لە بەرژەوەندی دین و ژینی خەڵک بووینە بەڕێزان و خۆشەویستان سوپاس بۆی بەڕێز و خۆشەویست کە لەم ئەڵقەی بەرەو بەغدا لەگەڵم بوون زۆر سوپاسان دەکەم کە ماندوم کردن زۆر سوپاس بۆ هەرسی میوانی سەرچیم لە بەرنامەکە سوپاس بۆی بەڕێز و خۆشەویستان کە تا ئێستا بینەر و بیسەری کەناڵی ئاسمانی پەیام بوون هیوادارم خەڵک لە 11 ئەم خەرمانی بەرەکەت و خزمەتەی کۆمەڵی دادگەری لە یاد بێ و دەنگ بدەن بە کاندیدانی لیستی 285 لە هەرسێ پارێزگەکانی هەرێمی کوردستان سوپاسی هاوکارانم دەکەم تا ئەڵقەیەکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرم وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وەبەرەکاتوه